ئەو دەمەی گەیشتم بە عومەر. عومەر ئەمیری بڕواداران و لوتکەی بەرزی بێنەواکان، عومەر هێز و قەڵا و دەنگی بەرزی بڕواداران، عومەر ئەمیری فەتح و عەدالەت و پشت و پەنای موجاهیدان. قوربان شتێک هەیە نابێ بەسەرماندا تێپەڕێ، تۆ ڕەچاوت کردووە؟ چییە کوڕم؟ خەنسا ئەو هەموو گریان و شین و شەپۆڕەیی بۆ خەسری برای بووە، بەڵام سەیر دەکەین بەو شێوەکە بۆ خەسر گریاوە، ئاوا بۆ ئەو چوار کوڕەی نەگریاوەکە لە قادسیەدا شەهید بوون. تۆ خۆتە زانی کە سۆزی دایک چۆنە بۆ ڕۆڵەکەی. ڕاست دەکەی، بەڵام من وازانم لەبەر ئەوە بێکە مەرگی مرۆڤ لە سەردەمی نەفامیدا مردنە، بەڵام مەرگ لە سەردەمی ئیسلامدا زیندوو بوونەوەیە. هەموو مردوویەک خۆشەویستە و مرۆڤ خەمی بۆ خوا، بەڵام مردنی موسڵمان لەکوێ و مردنی کافر لەکوێ؟ مەرگی سەخر لەکوێکە لە سەردەمی نەفامیدا مردووە و مەرگی کوڕەکانی لەکوێ کە بە شەهیدی ڕۆیشتون؟ ئەم قسەیەت چیرۆکی تۆ و مۆتەمیمی کوڕی نوێیرەی بیرخستمەوە. بەڵێ بە خودا ئەو چیرۆکەش لەم بابەتەیە. دەی قوربان بۆم بگێڕەوە، پێم خۆشە ببیستم چیرۆکەکە باسی شعریشی تایە و لە بابەتەکەی خۆمان ناچینە دەرەوە. باشە بۆتە گێڕمەوە. دەی قوربان منی ژوا بەباشی گوێگرم. ڕەحمەتی خودا لە زەیدی برام بێ، پێش من موسڵمان بوو، پێش من گەڕایەوە بۆ حوزوری خودای گەورە. ئەو لە مەکە موسڵمان بوو، بەڵام لە منی شاردبووەوە. لە خزمەتی پێغەمبەری ئازیزدا صلی الله عليه وسلم لە غەزای بەدر و غەزاکانی تردا بەشداری کردبوو. لە جەنگی یەمامەدا ئاڵا بەدەستی سوپای ئیسلام بوو. لە پێشی پێشەوە بەرامبەر بە دوژمنەکان وەستا بوو، ئاڵاکەیشی بەدەستەوە بوو. جەنگا ئاتاوەکو شەهید کرا. بیرمە ئێشتا من موسڵمان نەبوو بووم. ڕۆژێک دەچووم بۆ دارونەدوە بۆ ئەوەی بزانین چی بکەین بە پێغەمبەر. لە ڕێگەدا گەیشتم بە زەید. هەرو ڕۆژە بوو کە زەید موسڵمان بوو. پێم وت ئەوە لەگەڵم دادی بچین بۆ دارونەدوە هەتاوەکو بزانین چی بکەین بە موحەممەدە. وتی ئەگەر بۆ خێر و چاکە دەچی ئەوە کوڕێکی خەتاب بەشدار بێ بەسە، ئەگەریش بۆ شەڕ و خراپەچی دیسان یەکێک بەسە. خۆزگە و ڕۆژە چۆن لەو قسەیە تێنەگەیشتم. ڕەحمەتی خودا لە زەید چەند قسەکەی مانادار بوو. ڕەحمەتی خودا لە تۆش بێگەورم، وابزانم برینی کۆنی تۆم کولاندەوە. من پرسیاری مۆتەمیم دەکەم و تۆ باسی زەیدی براتەکەی. هەر جارێک باسی مۆتەمیمم لەلا بکرێ منیش باسی زەی دەکەم. بۆچی گەورم؟ چونکە جارێک مۆتەمیم هات بۆ لای ئەبوو بەکر، سکاڵای لە خالیدی کوڕی وەلید هەبوو. گوایە مالیکی برای مۆتەمیمی کوشتووە. هات بۆ مزگەوت و ئێمە نوێژی بەیانیمانە کرد. دوای نوێژ لام کردەوە پیاوێکی گەنەڵەی یەکچاوم بینی. کەوانەکەی لەسەر پشت لە تەنیشت خۆی دانا بوو. پرسییم ئەمە کێیە؟ وتیان مۆتەمیمی کوڕی نوێیرە. وتم هەندێ لەو شێرانم بۆ بڵێ کە بۆ مەرگی براکەتە دووتووە. ماوەیەکی زۆر هەردوو هاوڕێ بووین. گوتیان هیچ کوێیان بێیەک نەدیوە. کە مالی کوژرا والێکدا بڕاین، دەتگوت یەکترمان قەت نەناسیوە. منیش پێم وت بە خودا ئەوە لاواندنەوەی مردووە، خوا ڕەحم بە زەیدی برام بکە. وازانم ئەگەر منیش بمتوانی بایەشیار بڵێم ئەوە زەیدم دەلاواندەوە. دوای وتم چەندە خەفەت بۆ براکەت دەخۆی؟ ئەویش وتی ئەم چاوەم کوێر بووە، ئەوەندە گریاوم، ئەمیشیان ئاوی سپی هاتووە و هەمیشە پڕ لە فرمێسک و گریان. منیش وتم یەکجار ئاواش نا، کەس ئەوەندە بۆ مردوو ناگری. ئەویش وتی بە خودا ئەگەر براکەی منیش وەک براکەی تۆ لە جەنگی یەمامەدا شەهید ببوایە هەرگیز بۆی نەئەگریام. منیش وتم خودا بەزەیی بێتەوە پێیاندا،
بە خودا هەتاوەکو ئێستا هیچ کەسێک وەکو تۆ سەرخۆشی لە من نەکردووە. سەیرە قوربان، سەیرە. بە خودا مرۆڤ چاو لە توند و تیژیت بکا دەڵێ ئەمە بەزەیی بە هیچ دانایەتەوە، چاو لە سۆز و بەزەیت بکا دەڵێ ئەمە هەرگیز لە ژیانیدا توند و تیژ نەبووە. کوڕم، توند و تیژی دژی سۆز و بەزەیی نییە، لە نێوانی توند و تیژی و دڵڕەقیدا سنوورێک هەیە، کەم کەس هەیە پێزانێ. لە نێوانی دڵنەرمی و لاوازیشدا دەشتێکی وا فراوان هەیە کە کەم کەسی دڵنەرم و بەسۆز هەیە تێی بچێت و سەر لەم لاوازیە دەرنەکە. بە خودا من توند و تۆڵم بەڵام دڵڕەق نیم، نەرمم بەڵام لاواز نیم. بە خودا قوربان ڕاست دەفەرمووی وایە داوای لێبوردنەکەم بەبێ مەبەست برینم کولاندیتەوە، با ئەم لاپەڕێ هەڵدەینەوە و تەنیا باسی شەر بکەین. باشە باوا بێ. بیستومەکە کابرایەکی دەشتەکی بەدەم شیعر وتنەوە داوای خێر و سەدەقەی لە تۆ کردووە، باسی ئەوەم بۆ بکە. ئەوە پیاوێکی دەشتەکی بوو، سکاڵای خۆی و شکاتی حاڵی خۆی لە دەست هەژاری و دەستەنگی دەکرد، داوای خێر و سەدەقەی دەکرد و دەیوت عومەر بۆ ئەوەی خێرە دەبنووسرێ بچیتە بەهەشت بەبێ یەک و دوو سێ، ئەو کچانەی من لەگەڵ دایکیانە جلیان بۆ بکە، بەخوا هەر دەبێ ئەو فەرمانەی من بکەی جێبەجێ، گەر نەیکەی شتێک گەورەتر دەقەومێ. منیش ویستم کەمێ سەر بخەمە سەری، وتم ئەی ئەگەر نەیکەم چی دەقەومێ؟ وتی دەی باوکی حەفسە ئەگەر نەیکەی دەڕۆم. منیش وتم دوای ڕۆشتن چی دەکەی؟ وتی بەخوا سکاڵای لەسەر تۆمار دەکەم. وتم لەسەر کێ؟ وتی لەسەر ئەو ڕۆژەی کە بەخششەکان تیایدا یان بۆ بەهەشتن یان بۆ ئاگر. منیش وتم چی دەوێ پێی بدەن؟ لە ترسی گەرمایی و ئاگری ئەو ڕۆژە نەک لە بەرشیارەکانی. قوربان فەرمایشتەکانت شیرینن، باسەکانت خۆشن، مرۆڤ هەرگیز لە گوێگرتن لێیان ماندوو نابێ. دەخوازم تۆش لە من ماندوو بێزار نەبی. دەی لەبارەی شێعرەوە هێشتا پرسیارت ماوە؟ بەڵێ قوربان، چەند شتێکی تر ماون، من هەموو ڕۆژێ تۆم دەست ناکەوێ. دەی باشە بێڵێ بزانم چییە؟ باسی نەجاشی و حارسی کوڕی عەجلان. نەجاشی نازناوی پیاوێکە ناوی قەیسی کوڕی عەمرە، بە شیعر هۆزی بەنی عەجلانی داشۆری بوو. حارز هات بۆ لای من و سکاڵای لە نەجاشی هەبوو. منیش پێم وت چی پێگوتن؟ وتی هەر کاتێ خودا دژی خوێڕی بوو ئەو کاتە دژی بەنی عەجلانە. من بەرگی شیعرم دانەکەندووە و کەوای قەزان پۆشیوە و ویستم بڕیارێکی گومناوی نەدەم. منیش پێم وت ئەمە نزایە، خودا دژی هیچ موسڵمانێک نییە. ئەویش وتی گەورم ئەو دەڵێ ئەوان هۆزێکن پەیمان ناشکێنن، هەرگیز ستەمیش لە خەڵکی ناکەن. منیش پێم وتن دەی خۆزگەنەوەکانی خەتاب هەمویان ئاوا بوونایە. بە خودا منم زانی کە مەبەستی چی بووە. کاتی خۆی عەرەب مەبەستیان لەوە کاستەمکار نییە، یانی خوێڕی و ترسنۆکن. ئەو ویستوێتی بڵێ ئەو هۆزە هەمویان خوێڕی و ترسنۆکن. بەڵام شیعرەکە دوو مانای هەیە. مانایەکی نزیکە لە وشەکان دەردەکەوێ، ئەو مەبەستی ئەمەیان نەبووە و مانایەکی دووریش کە لە ناوەڕۆکی شیعرەکەوە دەردەکەوێ. من بۆم نییە کە کابرا بگرم و بڵێم سوور دەزانم مانا دوورەکەت مەبەستە و تۆڵی لێ بکەمەوە. منیش هەر بە پێودانگی ئەوەی کە بە بەڵگەی گومناوی حکم و بڕیار نادرێ وتم خۆزگەنەوەکانی خەتاب هەمویان ئاوا بوونایە. دوایی وتی ئەی گەورەی ئیمانداران، ئەو پێمان دەڵێ مردویان بمرێ سەگ گۆشتی ناخوا، سەگ گۆشتی کەعب و نەشهەل زوو دەخوا. منیش وتم دەی ڕاستەکە مردۆکان دەخەنە قەبر و ئیتر سەگ گۆشتیان ناخوا. بە خودا دەمزانی مەبەستی چی بووە. مەبەستی ئەوە بووە کە دایان شۆریە و بڵێ ئەوە نەپیس و بۆگەنن، سەگ بێزی نایە گۆشتی مردۆکانیان بخوا. بەڵام ئەگەر سەگەل ڕێیان لە لاشەی مردوویەکی بەنی نەشهەل بکەوێ ئەهەمووی دەخۆن، یانی بەنی نەشهەل پاک و خاوێن و بەڕێزن،
دیسان لێرە ئەمەیشم پی نەکرد و بە بەڵگەی گومناوی بڕیارم نەدا. دیسان وتی قوربان ئەو پێمان دەڵێ ناچنە سەرکانی هەتا ئێوارە ئەو کاتەی ئاودێر کانی چۆڵ دەکا. منیش وتم دەی ئەو کاتە زۆر باشە، ئاوەکە لێڵایی نامێنێ و کانیش چۆڵ دەبێ. منەزانم کە مەبەستی ئەو لەو شیعرە چی بووە. مەبەستی ئەوە بووە کە ئەوانە هۆزێکی لاوازن، ئەو کاتێک کە خەڵک مەڕ و ماڵات ئاو دەدا ئەوان ناوێرن بچن مەڕ و ماڵاتی خۆیان ئاو بدەن و دەوەستن هەتاوەکو ئێوارە کانی چۆڵ دەبێ، دوای دەچن ماڵاتەکانیان ئاو دەدەن. دیسان لێرەش مانا نزیکەکەم وەرگرت و پینەم کرد و وازم لە مانا دوورەکە هێنا بۆ ئەوەی کە بە بەڵگەی گومناویەوە بڕیار دەرنەکەم. وتی قوربان ئەو بە ئێمەی وتووە بۆیە ناونران بە هۆزی عەجلان، ئەو هۆزە وتیان زۆر بە عەجەلە، مەنجەڵت بێنە و شیری خۆت بەرە، دۆ ماست و پەنیر یان ژاژی و کەرە. منیش وتم ئێمە هەمومان بەندەی خوداین، باشترین بەندەش ئەو کەسەیە کە سوود و قازانجی بۆ خەڵک زۆرە. بە خودا منەمزانی کە مەبەستی قەیز ئەوە نەبووە، بەڵکو مەبەستی ئەوە بووە کە ئەو هۆزی عەجلانە پاشکۆی خەڵکن، خزمەتکار و کرێکاری خەڵکن، هەر شیردۆشین و دارهێنان و ئاو هەڵگۆزی نەزانن. ئەم کارانەش کاری کۆی لەو بەردەستە نەکاری ئاغا و سەرۆک. بەڵام من ئەم جارەش ویستم بۆیان پینە بکەم و بە بەڵگەی گومناوی بڕیار نەدەم. مانای نزیک و ڕواڵەتی شێعرەکەم وەرگرت و لە ناوەڕۆک و مەبەست خۆم پاراست. مرۆڤ دەبێ ئاوا بڕیار بدا. دیسان وتی قوربان قەیس ئەو شێعرەشی لە داشۆرینی ئێمە داوتووە. ئەوانە ڕۆڵەی خوێڕی و بێکارن، سەرکەز و زەلیل پوچ و ئاوارن. منیش وتم بە خودایی تر ئەمەم پێپینە ناکرێ. ئەی تۆ چیت وت؟ وتی بەستمەوە لێمدا، پاشان بەرەڵام کرد و هەڕەشەم لێ کرد و وتم یەک جاری تر شتی وەها بکەی لەمە خراپترت بەسەردا دەهێنم. قوربان مۆڵەتم دەدەی دووبارە بێمەوە سەر ئەو قسەی کە تند و تۆڵی و گورج و گۆڵی دژی نەرمونیانی نییە؟ ئەی ئەو باسەمان نەبڕاندەوە؟ با قوربان مەبەستم چیرۆکێکە کە پەیوەندی بە تند و تۆڵی و نەرمونیانیەوە هەیە. ئەو چیرۆکە کامەیە؟ ئەوەی کە لە نێوانی تۆ و حەتی ئەدا ڕوویدا. ئەوەنم باش لە بیرەکە وەک بڵێ ئێستا ڕوویدا بێ. دەی بۆم بگێڕەوە قوربان. لە پرسیارەکەتەوە وا دەردەکەوێت کە شتێکی لێ بزانی. پێش ئەوەی کە بە خزمەتت بگەم ڕازی بووم ئەو چیرۆکانە لە خەڵک ببیستم، بەڵام ئێستا نا، دەمەوێت لە زاری خۆتەوە بیان بیستم. دەی باشە بۆتە گەڕمەوە. باشە قوربان منیش بە باشی گوێم گرتووە. با لە پێشدا دوو کەسایەتیت پێ بناسیێنم، چونکە پێویستە بیان ناسی بۆ ئەوەی بە باشی لە چیرۆکەکە حاڵی ببی. چیرۆکەکە لە نێوانی من و حەتی ئەڕووی نەداوە، بەڵام لە نێوانی من و حەتی ئەدا کۆتایی هات. سەرەتا لە نێوان حەتی ئەو زیبراقانی کوڕی بەدردا ڕوویدا. حەتی ئە ناوی جەروەلی کوڕی مالیکە. حەتی ئە ناز ناوێتی لەبەر ئەوەی کە زۆر کورتە باڵا بوو پێیان دەوت حەتی ئە. سەردەمی نەفامی دیتبوو، درەنگ موسڵمان بوو، لە سەردەمی ئەبوو بەکردا ئیمانی هێنا، زمانی تیژ بوو، لە داشۆریندا باڵادەست بوو. هەر کەسی ناسی بە مەگەر چۆن ئەگینا بە شیعر دای دەشۆری، تەنانەت بە شیعر دایک و باوک و خاڵ و مامەکانی خۆی داشۆری بوو. ڕۆژێک هیچ کەس نەما بوو دای شۆرێ، دەستی کردبوو بە داشۆرینی خۆی. ئەما پێش ئیسلام بوو، لە داشۆرینی دایژاڵێ. بڕۆ دوورکەوە لامدا مەنیشە، خوددا بتکوژێ با خەڵک ڕزگار بن، بە دزی داوای هێڵە کێ دەکەی. لە لای کەس مەیڵێن، زۆر زۆر هۆشیار بن، زۆر بە ئاشکرا فیتنەیی دەکەی، خەڵکی هان دەدەی دڵی وەک ئار بن. خوددا هەمیشە شەڕت بنووسێ، چینەوەت هەیە بەڵاو ئازار بن. ئەمە جگە لەوەی کە باوک و مام و خاڵی خۆی داشۆریوە بە شیعر گوتن. ئەمە حەتی ئە. با بێمە سەر باسی زێبرەقان.
زێبراقان نازناو بوو چونکە ئەوەندە جوان بوو پێیان دەوت زێبراقان لە سەردەمی نەفامیدا گەورە و ماقۆڵ بوو لە سەردەمی ئیسلامیشدا هەر ماقۆڵ و بەڕێز بوو وەک وەفد و نوێنەر ئەهاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئیمانی هێنا پێغەمبەری نازدار درودی خوای لەسەر بێ کردی بەکار بەدەستی زەکات و سەدەقەی هۆزەکەی دوای ئەوەی کە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم باتی کرد ئەوان هەر لەسەر ئایینی خۆیان سوور بوون هەرچی زەکات و سەدەقە هەبوو هەمووی بۆ ئەبوبەکر هێنا ئەبوبەکریش هەر لەسەر کارەکەی خۆی هێشتیەوە منیش لە سەردەمی خەلافەتی خۆمدا هەر لەسەر کارم لا نەبرد ئەم دوو کەسە پاڵەوانی چیرۆکەکەمان دەبن چیرۆکەکەش لە سەردەمی خەلافەتی مندا و لە کاتی وشکە ساڵیە بەناوبانگەکەدا ڕوویدا زێبراقان سەدەقە و زەکاتی هۆزەکەی هێنا بۆ ژێردەسەڵاتی من لە ڕێگە گەیشت بووە حەتیئە لەگەڵ ماڵ و منداڵیدا بەرەو عێراق دەڕۆشتن زێبراقان حەتیئەی دەناسی بەڵام حەتیئە زێبراقانی نەدەناسی زێبراقان لە حەتیئەی پرسی بۆ کوێ دەڕۆی وتی بۆ عێراق زێبراقان وتی لەوێ چی دەکەی وتی وشکە ساڵیە دەڕۆم بەڵکو لەوێ پیاوێ ژیانی خۆم و ماڵ و منداڵم لە ئەستۆ بگرێ منیش بە شیعرەکانم هەر مەدحی دەکەم و پەسنی دەدەم زێبراقان وتی بە پیاوێک ڕازی دەبی شیر و خورمات پێ بدات و ڕێزت بگرێ حەتی ئەوەتی کوێیە زێبراقان وتی من حەتی ئەوەتی تۆ کێی زێبراقان وتی زێبراقانی کوڕی بەدر حەتی ئەوەتی ماڵت لەکوێیە زێبراقان وتی سواری ئەم وشترە ببە و بەرەو خۆر بڕۆ گەشتی بە هەرکێ پرسیار بکە ماڵەکەم دەدۆزیتەوە و منیش کارەکەم تەواو کرد دێمەوە حەتیئە ڕۆشت و ماڵی زێبراقانی دۆزیەوە ژنەکەی زێبراقان بە جوانی ڕێزی گرت بە خێوی کردن خانەخوێیەکی باش بوو بۆیان ئۆهۆزی سیماس بەمەیان زانی ئەوان لە پیاوەتی و ماڵداریدا ململانیان لەگەڵ زێبراقاندا کرد ئەیانزانی ئەگەر حەتیئە دەست بکات بە پیاهەڵدانی زێبراقان ئەوە زێبراقان تەواو ناودەرەکە بۆیە ناردیان بە دوای حەتیئەدا یەکەم جار نەڕۆشت بەڵام بە فێڵ بردیان فێڵەکەش ئاوا بوو کەسێکیان ناردە لای ژنەکەی زێبراقان و پێیان وت زێبراقان بەنیازە کچەکەی ئەم حەتیئەیە مارە بکە کچەکەی ناوی مولەیکە بوو زۆر جوان و قەشەنگ بوو ئیتر ژنەکەی زێبراقان بەرامبەر بە ماڵی حەتیئە گۆڕا و لوتەلا بوو لێیان دوایی هۆزی سیماش ناردیان بە دوای حەتیئەدا و بەڵێنیان پێدا کە بە جوانی و بە ڕێک و پێکی بە خێوی بکەن و دڵی ڕابگرن حەتیئە پێی وتن ژن هەر ئاوا خۆشباوەڕ و عاتیفیە من گۆناهی ئەم ژنە لەسەر زێبراقان حەسێب ناکەم ئەوان زۆر لە حەتیئە پاڕانەوە لەولا شەوە ژنەکەی زێبراقان هەر لوتەلا بوو لێیان بۆیە ڕازی بوو بڕوا بۆ لای ئەوانیش دەوارێکی گەورەیان بۆ حەتیئە هەڵدا شیر و خورمای زۆریان پێدا جل و بەرگی زۆر وشترێکی شیردەریش زێبراقان گەڕایەوە پرسیاری حەتیئەی کرد چیرۆکەکەیان بۆ گەڕایەوە ڕمەکەی هەڵگرت و سواری ئەسپەکەی بوو ڕۆشتە بەر دەرگەی ماڵی هۆزی سیماس و وتی ئەو میوانم بۆ بگەڕێنەوە بەغیزی کوڕی ئامیری کوڕی شیماس پێیوت ئەو تازە میوانی تۆ نییە و لە دەستت داوە ئەگەر ڕیش سپی هەردوو لا نەبا شەڕ دەقەوما بەغیز بیانوت میوانەکەی بدەرەوە وتی هەرگیز کاریواناکەم دواتر حەتیئە خۆی ئازادە چی دەکا بابیکە بە حەتیئەیان وت و ئەویش بەغیزی هەڵبژار زێبراقان هات و لە بەردەم حەتیئەدا وەستا و پێیوت باوکی مولەیکە ئەوە لەبەر ناخۆشی و ناڕەحەتی ماڵی منت بەجێهێشت وتی نا زێبراقان گەڕایەوە و حەتیئەی بەجێهێشت حەتیئەش دەستی کرد بە پەسەندانی هۆزی شیماس بەڵام ڕازی نەدەبوو هەرگیز زێبراقان داشۆرێ هۆزی شیماس بەردەوام داوای ئەو کارەیان لە حەتیئە کرد ئەویش دەیوت بە دوای چاکەدا هەرگیز مەگەڕێ کاری تۆ دوانە خواردن و پۆشین زێبراقان هات و
لای من سکاڵای لە حەتیئە کرد. منیش پێم وت دەیخۆ ئەو شیعرە داشۆرین نییە. وتی قوربان من ئەوەندە ناپیاوم کە تەنیا بخۆم و بپۆشم. من ویستم لەو کارەدا پەلە نەکەم، بڕیاری نابەجێ نەدەم، چونکە قسەکە شیعریشە. ناردم بۆ کەسێکی شارەزا. قوربان بۆ کوێت نارد؟ بۆ حەسانی کوڕی سابت. لێم پرسی حەسان ئەم شیعرە داشۆرینە؟ وتی نەک داشۆرین بەڵکو میسپیاکردنیشە. ئەی تۆ چیت کرد؟ حەتی ئەم زیندانی کرد و هەڕەشەی زمان بڕینم لێ کرد. دەی دوایی چی ڕوویدا؟ حەتیئە شیعرێکی لە پەستنی مندا هۆندەوە و لە شیعرەکەیدا داوای لێبوردنی کردووە و دەیەوێ لەبەر منداڵەکانی بەزەیم پیدا بێتەوە. دەڵێ کەسیان نییە نان و ئاوێکیان بۆ پەیدا بکات. دەی ئەو شیعری کە گوتوێتی کامەیە؟ وتوێتی جوجەڵەی ورد و بێپەڕ و باڵم، لەو دەشتە وێڵن هاوار بە ماڵم، سایە و پەنایان وا لە چاڵە ڕەش، لە خۆشی دنیا هیچ نەیماوە باش. سەڵاوت لێبێ عومەری دانا، پیاوی بە جەرگ و هێز و تەوانا، هیوا و ئاواتی خەڵکی هەژاران، جێگری نەبی و یاری نێوغاری، بەیعەتیان پێدای لەبەر تۆ نەبوو، خەڵک لە پێش تۆ لە خەمی خۆ بوو. ئەی تۆ دوای ئەوە چیت کرد؟ بەزەیم پیایە هاتەوە، بەخودا چاوەکانم پڕبوون لە فرمێسک، فەرمانمدا ئازادیان کرد. دوایی داوای لێبوردنی کرد و وتی تازە من فێری شیعری داشۆرین بووم. وتی قوربان من لەمە و پێش دایک و باوک و مام و خاڵ و تەنانەت خۆمم بە شیعر داشۆریون. وتم چی وتووە؟ ئەو شیعرانەی کە لە پێشدا بۆم باس کردی هەمووی بۆ وتم. دوای ئەوە تۆ چیت کرد؟ وتم نەکەی جارێکی تر خەڵکدا بشۆری. وتی دەی منداڵەکانم ئەمرن لە برسانە، کاسپی و موچەی کاری من هەر ئەمەیە. منیش وتم دەی نەکەی جیاوازی بکەی. وتی جیاوازی چییە؟ وتم جیاوازی بکەی لە نێوان خەڵکدا و بڵی فڵان لە فیسار باشترە و هۆزی ئەم لە هۆزی ئەو باشترە. وتی بە خودا تۆ لە من شائیرتری. دەی قوربان دوای ئەوە چی ڕوویدا؟ ناموس و شەرەفی خەڵکم لێ کڕیەوە. چۆن 3000 دیرهەمم پێدا و بەڵێنم لێوەرگرت کە چیتر خەڵک بە شیعر دانەشۆرێ. ئای قوربان چه پیاوەتیەکی گەورەیە ئەمە یەکەم جارە ببیسم کە کەسێک شەرەف و ناموسی خەڵکی بکڕێتەوە. کوڕم خەڵک ئەمانەتە لە گەردنی مندا، خودای گەورە ئەو خەڵکەی خستۆتە ژێر دەسەڵاتی منەوە. سەیرەکە بزانێ من چۆن هەڵس و کەوتیان لەگەڵدا دەکەم، برسیەکان تیر بکەم و داکۆکی لە شەرەف و ناموسیان نەکەم. با بە خودا داکۆکیان لێ دەکەی. لەبیرتە قوربان ئەو کاتی کە داوام لێ کردی ئەم چیرۆکم بۆ بگێڕیتەوە وتم لەم چیرۆکەدا دڵ نەمری و زەبر و زەنگی تۆ دەردەکەوێ؟ بەڵێ لەبیرمە. دەی بە خودا ئەمە زەبر و زەنگ و دڵنەرمیە. تۆ ڕازی نەبووی موسڵمانێکدا بشۆردێ، لە بەرامبەریشدا سزای شاعیرەکەدا سزایەکی وابوو تەمی بکە نەک لە ناوی بەرێ. بەزەید بە حاڵی خۆی و ماڵ و منداڵی داهاتەوە، ئازادت کرد و ڕێوشێنی شیعردانانی شت فێر کرد. دواتریش کە بۆ دەرکەوت ئەو پیاوە جگە لە داشۆرین هیچی تر نازانێ، ئاستای حەیا و ناموسی موسڵمانانت کڕیەوە بۆ ئەوەی کەسدا نەشۆرێ. دەی ئەوەش ڕێزێکی خوداوەندیە. بە هەرچی بوێ دەیدا ئێستا پێم بڵێ وا نازانی باسی شعر و شاعیرانمان درێژ کردووە؟ بەرەوەڵا قوربان. دەی پرسیاری ترت هەیە یان لێرەدا ئیتر بەس بێ؟ قوربان لە شعر تێر بووم بەڵام لە قسەی تۆ نا. با تاکردنەوەی لاپەڕەیەکی تر ئەم لاپەڕەیەدا نەخەین. گەورم ڕازیت؟ باشە ڕازیم. دەی بڵێ. قوربان باسی شعرمان کۆتا پێهێنا بەڵام ئیزنم بدە باسێکی نزیک لە شعرەوە بێنمە ناو باسانەوە. ئەویش باسی سۆز و خرۆش و میهرەبانیە. لەم سۆنگەیەوە دەمەوێ پرسیاری قسەیەکی تۆ بکەم کە لە سەر زارانە. گوایە لە سەردەمی خەلافەتی تۆدا پیاوێک هاتووە ویستوێتی ژنەکەی تەلاق بدە. کام قسەت مەبەستە؟ ئەو قسەیە کە گوتوتە هەموو ماڵێک لەسەر خۆشەویستی بنیات نراوە،
ئەی پیاوەتی و بەرپرسیارەتی لەکوێن؟ بەڵێ، من ئەو کاتە ئەو قسەیم کرد، پیاوێک هات و وتی دەمەوێ ژنەکەم تەلاق بدەم. منیش وتم بۆ؟ دەیوت خۆشم ناوێ. منیش پێم وت ئەوە هەموو ماڵێک لەسەر خۆشەویستی بنیات نراوە؟ ئەی چاودێری و بەرپرسیارەتی لەکوێن؟ کەوابێ خۆشەویستی مەرجی بەردەوامی ژن و مێردایەتی نییە و بناغەی پەیوەندی هاوسەرگیری نییە؟ مەرج نییە خێزان بە ئامانەت و بەرپرسیارەتی و خۆشگوزەرانی و هەستکردن بە بەرپرسیارەتی و هەستان بە بەرپرسیارەتیەوە بەندە. زەواج ئارامی و سۆز و میهرەبانیە. ئەگەر خۆشەویستی ئەو ئارامی و میهرەبانی فەراهەم نەکرد، ئەوا دەبێ مرۆڤایەتی و ترسان لە خودا فەراهەمی بکە. هەمومان چاودێرین و هەموویشمان بەرپرسین لەو چاودێریە. یەکێک لەو بەرپرسیارەتی ئەوەیە کە نابێ پیا و هەر لەبەر ئەوەی کە ژنەکەی خۆش ناوێ ئیتر دەری بکاتە دەرەوە. یەکێکی تر لە بەرپرسیارەتی ئەوەیە کە نابێ پیا و سەر لە ماڵ و منداڵی بشێوێنێ و هەر لەبەر ئەوەی کە هیچ خۆشەویستیەکی بۆ ژنەکەی نییە. خۆشەویستی مەبەستی کۆتایی نییە. ئەگەر خۆشەویستی لە نێوان ژن و مێردا هەبوو، ئەوە شتێکی زۆر باش و چاکەیە. ئەگینا نابێ هەر لەسەر غیابی خۆشەویستی ماڵ و خێزان و هاوسەرگیری تێک بدرێ. باوای دابنین غیابی خۆشەویستی بنیادی خانەوادەیەک تێک دەدا. ئەی هەموو ماڵێک بە خێوکەر و پیاو یان ژنی تێدا نییە، پیاو کاتێ ژن دێنێ هیچ لەباری ژنەکەی نازانێت جگە لەوەی کە لە دوورەوە دیوێتی یان بیستوێتی. ژنیش هەروەها. ئەمە لە سەرەتادا خۆشەویستیەک دروست دەکا، بەڵام ئەو ناسینەی کە خۆشگوزەرانی لەسەر بنیاد دەنرێت و بە درێژایی ڕۆژگار درێژە ئەکێشێ و هەموو پلەکانی ژیان بە ترش و شیرینیەوە دەبڕێ، ئەوە ئەو ناسینەیە کە لە دواییدا بۆ ژنەکە دەردەکەوێ. ئیتر جاری وا هەیە ئەو ناسینەی کە دەردەکەوێ ژنەکە پێی قەڵز دەبێ و جاری واژ هەیە کەیفی پێیدێ، یان ئەو شتەی کە لە سەرەتادا هەستی پێدەکرد ئێستا هەستی پێناکە. ژیانی زۆربەی ژن و مێردەکان ئاوەهایە. دەیدەبێ بە تەلاقدان لە یەکتر جیا ببنەوە، یان هەر یەکە و سوچێکی ئەو کەم هێنانە بگەرنە ئەستۆ و درێژە بە ژیانی خۆیان بدەن. ئەو ژیانی کە دەبێتە هۆکاری خۆپاراستن لە گوناه، دەبێتە هۆکاری منداڵ بوون، پەروەردەی منداڵ، گرنگیدانی پیا و بە خێزانەکەی، گرنگیدانی ژن بەو شتانەی کە لە ئەستۆیدایە. پێش ئەمانەش لە خودا ترسان لەلایەن هەردوو لاوە پێش ئەوەی بگەڕێنەوە بەردادی خودای گەورە. بەڵام خۆ قوربان خودای گەورە تەلاقی حەڵال کردووە و نەیبەستوەتەوە بە هیچ شتێکەوە. هەر کات پیا و ژنەکەی نەویست دەتوانێت تەلاقی بدا، هەر کاتێکیش ژن مێردەکەی دەویست دەتوانێت خۆلع بکا و تەلاقەکەی بکڕێتەوە. لە سەردەمی پێغەمبەریشدا صلی الله علیه وسلم شتێکی ئاوەها ڕوویداوە. ژنەکەی سابیتی کوڕی قەیس هاتە خزمەت پێغەمبەر و وتی: ئەی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم، من هیچ ڕخنەیەکم لە ئاکار و دینداری سابیت نییە، بەڵام پێم ناخۆشە دوای موسڵمان بوون کافر ببمەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی: باخچەکەی کە کردیە مارەیی بۆ تۆ بۆی دەگەڕێنیتەوە؟ وتی: بەڵێ. پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم بە سابیتی فەرموو: یەک تەلاقی بدە و باخچەی لێوەربگرەوە. دەی ئەمە مانای ئەوە نییە کە نەبوونی خۆشەویستی بەسە بۆ ئەوەی کە پیا و ژن لە یەکتر جیا ببنەوە؟ دەی ئەمە مانای ئەوە نییە کە نەبوونی خۆشەویستی بەسە بۆ ئەوەی کە پیا و ژن لە یەکتر جیا ببنەوە؟ تەلاق حەڵاڵە. بەڵێ، ئاینی پیرۆزی ئیسلام تەلاقدانی حەڵال کردووە. منیش ئەو قسانم بۆ ئەو پیاوە وەک فەتوان نەکرد، بەڵکو ئامۆژگاریم کرد. ویستم نێوانیان چاک بکەمەوە. ئاین هەندێشتی بۆ مرۆڤ بەجێهێشتووە تا بزانێ مرۆڤ چەندە لە خودا ترسە. هەر لەبەر ئەوەی شەکە بەهەشت چەند پلەی هەیە، پەڕینەوەش لەسەر پردی سیڕات ئەویش دیسان پلە پلەیە. مرۆڤی وایە بە ئاسانی لێ ئەپەڕێتەوە، هەیە بە ناڕەحەتی، هەیە لە ناو قەدی پردەکە دەکەوێتە خوارەوە، هەیشە لە یەکەم هەنگاودا دەکەوێ. سزا و ئاگری دۆزەخیش بە هەمان شێوە پلە پلەیە. لە نێوان حەڵاڵ و حەرامدا ئەوەندە مەودا زۆرە، بەشی ئەوە دەکا کە مرۆڤ بێوێ
لە چ پلەیەکدا بێت زۆر جار ئاین لە مەڕەهەن بێشتەوە بێدەنگە بۆ ئەوەی مرۆڤایەتی خۆی بدوێ، خۆش ئاکاری خۆی بدوێ، لێبوردن خۆی بدوێ. نابینی ئیسلام کوشتنەوەی بکوشی بۆ خزمەکانی کوژرا و حەڵال کردووە، هەر خۆی شیهانی خەڵک ئەداکە چاوپۆشی بکەن و نەیکوژنەوە. فەرمان ناکا بە لێبوردن بەڵکو داوا دەکا. ئەوە تا خودای گەورە دەفەرمێ فمن عفا وأصلح فأجره على الله. ئەمە ئاەتی چلە لە سوورەتی شوورا، واتە ئەو کەسەی کە لێخۆشبوونی هەبێت و چاوپۆشی بکە ئەوە پاداشتی لە لای خودایە. نابینی مافی خەڵک بەسەر خەڵکەوە ڕوون دەکاتەوە، حکم و بڕیاری بۆ داناوە. دوایش دەفەرمێ فمن عفي له من أخيه شيء فاتباع بالمعروف. واتە ئینجا هەر کەسێک لەلایەن برایەکی دینیەوە بە بەشێک بەخشرا دەبێ بەباشی پەیڕەوی بکەن. بەڕاستی کاکڵە و گەوهەری هیچ شتێک حرامێتی یان حەڵالێتی ئەو شتە نییە، بەڵکو هەڵوێستی مرۆڤە. ئالەو کاتی کە سەرپشک دەکرێت جائیتریان ئەوەتانێ مرۆڤێکی باش دەردەچێ و ڕەچاوی خەڵکیش دەکا، ئەگەر خۆی بەڕێز بوو لە مافی خۆی خۆش دەبێ، چونکە دەزانێ سندنەوەی ماف بە زەرەری کەسانی تر تەواو دەبێ. یان ئەوەتانێ چی قازانجی خۆی بێت وا دەکات و ڕەچاوی کەس ناکە، ئەویش زەرەر لە بیر و بڕوا و دینی نادا، بەڵام لە پیاوەتی و جوامێری کەم دەکاتەوە. دواتریش نەبوونی خۆشەویستی مانای ڕق لێبوون نییە. ئەگەر ڕق لە نێواندا نەبێ پێکەوە ژیان ئاسانە. ئەگەر خۆشەویستی و ڕق هیچیان نەبوون با سۆز و دۆستایەتی هەبێ. دۆستایەتی؟ بەڵێ کوڕم، دۆستایەتی ژن بۆ پیاوەکەی ئەوەیە کە گوێڕایەڵ بێ، هی پیاویش ئەوەیە کە ئاکار جوان و ڕەفتار شیرین بێ. ئەمە سۆز و هاوسەنگی لە نێوان خێزانەکاندا دروست دەکا. ئەو ژنەی کە مێردەکەی خۆش ناوێ دەبێ خۆی وانیشانی مێردەکەی بدا کە خۆشی دەوێ، نابێ بێزاری و وەڕەستی خۆی ئاشکرا بکە. ئەگەر وای کرد ئەوە بنیادی خانەوادەیەک تێک دەچێ و مەبەستی سەرەکی زەواج بەجێ نایەت. ئەگەر ژن بێزاری خۆی دەربڕی لە بەرامبەریشدا پیا و هەست بە ڕق و کینە و دژمنایەتی و ئاژاوە دەکا، جا لە جیاتی ئەوەی کە دۆستی یەکتر بن دەبن بە دژمنی یەکتر. ئیتر هێمنایەتی و هۆگری لە ناو دەچێ و سۆز و ڕێز لە دڵی هیچ لایەکدا نامێنێ. لەم بارەوە چیرۆکێکم لەلایە. لە سەردەمی خەلافەتی مندا پیاوێک هەبوو ناوی ئیبن ئەبی عوزرە بوو. ئەم پیاوە ژنی زۆری هێنابوو، زۆریشی تەلاقدا بوون، بۆیە بووە بنێشتە خۆشەی دەمی خەڵکی. دوای ئەوەی کە زانی بۆتە بنێشتە خۆشە، ئاستا عەبدوڵای کوڕی ئەرقەمی بر بۆ ماڵی خۆیان. لە بەردەم عەبدوڵادا بە ژنەکەی وت سوێندت ئەدەم بە خودا تۆ ڕقت لە منە؟ ژنەکەی وتی سوێندم مەدە. وتی بەرەوەڵا سوێندت دەدەم. ژنەکەی وتی دەی ئەرەوەڵا. ئیبن ئەبی عوزرە بە عەبدوڵای وت گوێت لێیە؟ دوایی هات بۆ لای من وتی گەورم، خەڵک دەڵێن گوایە من ستەمم لە ژنەکانم کردووە و تەلاقم داون. دەی خۆت لە عەبدوڵا بپرسە بزانە ژنەکەم چی وتووە. لە عەبدوڵام پرسی و ئەویش باسەکەی گێڕایەوە. ناردم بە دوای ژنەکەیدا. ژنەکەی هات پێم وت ئەوە تۆ بە مێردەکەتت وتووە خۆشم ناوێی و ڕقم لێتە؟ وتی ئەی گەوری ئیمانداران، من پێش ئەو تەوبەم کرد و گەڕامەوە. ئەو سوێندی دام، نەمتوانی درۆ بکەم قوربان. درۆم بۆ نەکرا. وتم بەڵێ درۆ بکە. هەر ژنێک مێردەکەی خۆش ناوێ با پێی نەڵێ خۆشم ناوێی. کەم خێزان هەیە کە تەنیا خۆشەویستی بە یەکەوەی گرێدابن. خەڵک بە ئاکاری جوان و بەهۆی دینداریەوە لەگەڵ یەکدا دەیان کرێ و پێکەوە دەژین. کەوابێ ڕەوایە ژن بەهۆی درۆوە نێوانی لەگەڵ پیاوەکەیدا خۆش بکە؟ درۆ تەنیا بۆ ئاشبوونەوە ڕەوایە، چونکە لە کاتی ئاوادا ڕاستگوتن ماڵوێرانی بە دوای خۆیدا دەهێنێ. ئەگەر دەرخستنی شتە جوانەکان و شاردنەوەی شتی ناشرین باش بێ، ئەوە شاردنەوەی ئەو شتەی کە شاراوەیە باشترە، وەک ئەوەی ئافرەتێک ئەو شتانە لە مێردەکەی خۆی بشارێتەوە کە ئاشکرابوونی دەبێتە هۆی شەڕ و ئاژاوە. خۆ ئەگەر ژن فەرمانی پێکرابێ کە خۆی بۆ مێردەکەی بڕازێنێتەوە، ئەوە قسەی جوان و
گفت و لفتی خۆشیش بەشێکە لەو خۆڕازاندنەوانە. تەنانەت لە خۆڕازاندنەوەش گرنگترە، چونکە ئەو زمانەی کە پیسە و خۆی لە وتنی قسەی خراپ ناپارێزێ دەبێتە هۆی تۆرانی هاوڕێ و هاوسەر. خۆی مرۆڤ وایە ملکەچی قسەی نەرمونیانە. قسەی نەرمونیانان کلیلی دەرگای دڵە. چۆن دەیڵێ بە چ جۆرێک دەری دەبڕێ، خۆ ئەگەر لە قسەکردندا زانا و لێهاتوو نەبوو با زمانی خۆی بگرێ و هیچ نەڵێ. ئەمە دابوونەریتی کۆمەلگایە و لە کاتێکدایە کە ئەو دوو مرۆڤە لەوانەیە تەنیا یەک جار لە ژیاندا یەک ببینن. ئەی دەبێ پیا و ژن چۆن بنکە بە درێژایی ژیان پێکەوە دەبن. ڕاست دەکەی قوربان، قسەکانت زۆر جوان و لە جێی خۆیاندان. ئیزنم دەدەی پرسیاری هەنێک کاروباری خانەوادەکانی سەردەمی خەلافەتی خۆتت لێ بکەم، چونکە وتە و ئامۆژگاریەکانت سوودی گشتیان تێدایە. کوڕم، وەک چۆن مرۆڤەکان لە یەکتری جیاوازن بە هەمان شێوە خانەوادەکانیش جیاوازن. خانەوادە و بنەماڵە بەسراوەتەوە بە تاکەکانیانەوە. ئەگەر تاکەکان باش و ڕێک و پێک بن و چاک بن، ئەوە خانەوادە و بنەماڵەکانی ژوا دەبن. بەڵام خوا نەخواستە ئەگەر تاکەکان خراپ و نادەبار بن، خانەوادەکانیش خراپ دەبن. جاری واژ هەیە لە خانەوادەیەکدا هەم تاکی خراپ هەیە ئەم باش. خانەوادە وەک چەتر وایە و داپۆشەری عەیب و عاری تاکەکانە و خراپەکانیان دەشارێتەوە. جگە ئەو کاتانە نەبێ کە خۆیان عەیب و عاری خۆیان ئاشکرا دەکەن. ئابڕووی کەس ناچێ ئەو کەسە نەبێ کە خۆی ئابڕووی خۆی دەبە. ئەو دەرگایە ناکرێتەوە ئەو کاتە نەبێ کە تاکەکان دەیکەنەوە. من لە سەردەمی خەلافەتی خۆمدا شەوان دەردەچووم و بە کۆڵان و شەقامەکاندا دەگەڕام تا بزانم حاڵی خەڵک چۆنە و لە چ بار و گوزەرانێکدان، بۆ ئەوەی کێشە و ئارایشەکانیان کۆتایی پێ بهێنم و هاوکاریان بم. شەو بە تاریکایی خۆی ڕنگ و شێوەی دەموچاوەکان دەشارێتەوە، بە هەمان شێوە دەنگ و باسیشیان هەر دەشارێتەوە. ئا لەبەر ئەوە شەوان زۆر باش بوو بۆ ئەوەی من بگەڕێم و ئەو شتانەی کە بە ڕۆژ بۆم دەرناکەوێ بە شەودا بیان دۆزمەوە و بیان زانم. شەوێکیان بۆ ئەو مەبەستە لە دەرەوە بووم، گوێم لە دەنگی دووژن بوو. بە گفتوگۆکەیاندا زانیم دایک و کچن. دایکەکە بە کچەکەی دەوت کە ئاو بکاتە ناو شیرەوە بۆ ئەوەی شیرەکە زیاد بکات و ئاوەکەش بە نرخی شیر بفرۆشن. کە گوێم لەم قسەیە بوو ڕاوەستام ئاتاوەکو بزانم لە ئەنجامدا چی دەکەن. کچەکە بە دایکی وت وا ناکەم. دوای ژوتی عومەری گەورەی ئیمانداران گوتوویەتی کە کەس شیر و ئاو تێکەڵ نەکا بۆ فرۆشتن. دایکەکە دەیویست کچەکەی ڕازی بکا، بۆیە وتی دەیخۆ عومەر نامان بینێ و ئاگای لێمان نییە لەم شەوەدا. کچەکەی وتی دەیخۆ خۆی عومەر ئاگای لێمانە و دەمان بینێ. بەخوا قوربان وەڵامێکی جوانی داوەتەوە. ئەی تۆ چیت کرد؟ پێم وایە نمونەی ئەو جۆرە کچانە زۆر کەمن. ئەوانە پێویستیان بەوە نییە کە کەس چاودێریان بکات، چونکە خۆیان دەزانن کە خودای گەورە پێش هەموو کەسێک چاودێرە و ئاگای لە خشەی مار و مووە. وەڵامی ئەو کچەم بەلاوە زۆر گرنگ و جوان بوو. بڕیارمدا ئەگەر خوا بێوێ بیکەم بە بووکی خۆم و داوای بکەم بۆ یەکێک لە کوڕەکانم. دەبێ کوڕ لەبەر کاری ئاوا چاک دڵی لە کچێک بچێ. هەموو جارێک لەو شەوانە ئەگەر بمویستایە ماڵێک بە ڕۆژدا بدۆزمەوە، ئەوە دیاریم دەکرد و نیشانەیەکم بۆ دادەنا بۆ ئەوەی بە ڕۆژدا بیبینمەوە و ماڵەکە بە ئاسانی بدۆزمەوە و کێشە و ئارایشەکانیان چارەسەر بکەم. بەڵام ئەم جارەیان مەبەستەکە جیاواز بوو. ئەم جارە کەسێکم دۆزیەوە کە شایەنی ئەوە بوو کە ببێتە هاوسەر و دایک. بۆیە کوڕەکانم کۆکردەوە و باسەکەم بۆ گێڕانەوە. وتم کامتان ژنی دەوێ؟ عاسمی کوڕم وتی من. بۆمان داوا کرد و کچەکە بوو بە بووکی من. ئای کە بووکێکی چاک و هاوسەرێکی چاکە. قوربان هاتی نەسەر ئەوەی کە پرسیار ئاڕاستەی جەنابەت بکەم. ئەگەر پێمان بڵێی لە ئێستادا چیترت لایە لەمەڕ ئێشکچێتی شەوانە، ئەگەر بۆم باس بکەی. زۆر باشە. خەڵک ئەو شتانەی کە بە ڕۆژدا دەیشارنەوە بە شەودا دەری دەخەن.
ئەماش لەبەر ئەوەیە کە شەو عەیب و عارەکان دادەپۆشێ. تەنیا ئەو خەڵکە پاڵنەرێکە بۆ ئەوەی هەر شتێکی مەبەستە بێدوودڵی و بێترس ئەنجامی بدا. ئەس دەکەن کە زیاتر لە پەروەردگارەوە نزیکن، سکاڵای خۆیان لای خودا دەکەن. هەر لەم بارەوە شەوێک گوێم لە ژنێک بوو بە دەمسۆزەوە دەیوت: دۆستم لانیە کەمێک ڕابێرین، شەوگار درێژە چاوم پڕ ئەسرین، بەخوا ئەگەر خودا چاودێرم نەبا، نوێن و بانەکەم هەموو هەڵەفڕین، ترسی خودا و ڕێزی مێرد و شکۆی خۆم بوونەتە لەمپەر بۆ منی بەدین. ڕۆشتم پرسیارم لە حەفسەی کچم کرد و وتم ڕۆڵە، ژنان هەتا چەند تەحەمولی دووری مێردەکانیانەکەن؟ وتی 6 مانگ. منیش فەرمانم دەرکرد کە نابێ هیچ سەربازێ لە 6 مانگ زیاتر لە بەرەکانی جەنگدا بمێنێتەوە. بەخوا قوربان، ڕۆشتن بەدەم خەڵکەوە و چاودێریان لەلایەن جەنابتەوە هیچ لە تەقوای ئەو ژنە کەمتر نییە. خەلیفەیەکی وەک جەنابت دەبێ خەڵکی ئاوەها پاکداوێن پەروەردە بکە. بەڵام قوربان، پرسیارێکم لەلا دروست بووە، هیوادارم ئەو پرسیارم لە لای جەنابت ئاسایی بێت. لەبارەی چیەوە؟ هەر باسی ماڵ و خێزانە، باسی دایک و کچەکە. باشە سەیر نییە کە کچ ئامۆژگاری دایکی بکە، خۆ دەبوو شتەکە پێچەوە نەبایە. دایک ڕاهێنەرە، پەروەردەی خێزانی بەدەست ئەوە. تۆ پێت وایە چاکێتی و لە خواترسی کوڕ هیچ پەیوەندی بە ئاکار و ڕەفتاری باوکەوە نەبێ؟ کوڕم، دایکان و باوکانیش مرۆڤن. دایکایەتی و باوکایەتی وا لە مرۆڤ ناکەن، ئیتر ئەو مرۆڤە بە هیچ جۆرێک تاوان نەکە. هەر لەبەر ئەوەی کە بوونەتە دایک و باوک نابنە شتێکی تەواو پیرۆز. چاکە و چاکەخوازیش هەر کات ڕێی بردە سەر دڵێک، حەقی بە تەمەن و ئەوانەوە نییە. عەقڵ و ئاوەز هەر کات ڕێیکەوتە مێشک و دڵی کەسێک، حەقی بەسپیبوونی موشتی واوە نییە. ئەوە هیدایەتە، هیدایەت. بەڵام ئەوەشمان لەبیر بێ کە پەروەردەکردن ڕۆڵێکی ئەجگار گرنگی لە ژیاندا هەیە. بە پەروەردەکردنێکی باش زۆر جار مرۆڤی نالەبار دێتە سەرەڕێ. بە پەروەردەی خراپی جارجار مرۆڤی باش خراپ دەبێ. بەڵام پەروەردەش سنوورێکی هەیە، لێ تێناپەڕێ. جاری وا هەیە مرۆڤ ئاکار و ڕەفتارێکی هەیە، هەر لەگەڵیدا لەدایک بووە و سروشتی مرۆڤەکە وایە. ئەو سروشتە قابیلی خێریش و شەڕیشە. بەڵام دەبێ ئارەزوویەکی پێشتر هەبێ بۆ سەر ئەو ڕێگەی کە مرۆڤ هەڵی دەبژێرێ. ئارەزوویەکە لە گیانەوە سەرچاوی گرت بێ. ئارەزوویەکی وا کە هەر کات پەروەردە و پێگەیاندن ڕاستە ڕێگەی خۆیان گۆڕی، ئەو ئارەزۆ بیان خاتەوە سەرەڕێ. چاکبوونی مرۆڤەکانیش نەبەستراوەتەوە بە چاکبوونی باب و باپیران. ئەگەر وابە ئیبراهیم چۆن دەبوو بە پێغەمبەر؟ خۆ باوکی ئیبراهیم بتپەرست بوو. چاکبوونی دایک و باوکیش نابێتە قەڵای پۆڵاین بۆ منداڵ. ئەگەر وابە چۆن نوح موسڵمانەکانی سەردەمی خۆی لە لافاو دەرباز دەکرد و کوڕەکەی دەخنکە. ئەمە دوو نمونە بوو لە ماڵ و خێزانی پێغەمبەرانەوە ڕوویاندا بوو. ئیتر دەبێ خەڵک چۆن بن. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم قسە مانای ئەوە نییە کە چاکبوونی باب و باپیر و کوڕ و کاڵ هیچ کاریگەریەکی لەسەر یەکتر نابێ. بەڵام باڵادەستی هەرە مەزن هەر خودایە. دڵی مرۆڤ بەدەستی خودایە. ئەگەر خودای گەورە هیدایەتی خستە نێو دڵێکەوە، ئەو دڵە نەک بە فووی گۆمڕایی بەڵکو بە ڕەشەبای گۆمڕاییش لە جێی خۆی نالەقێ و ناجوڵێ. ڕاست دەفەرمووی قوربان، لەبەر ئەوەیە کە خودای گەورە گوێڕایەڵی لە دایک و باوکی لە هەموو گوێڕایەڵەیەکی تر جیا کردوتەوە دەفەرمێ: وإن جاهداك على أن تشرك بما ليس لك به علم فلا تطعهما. واتا ئەگەر باوک و دایکت ئەو پەڕی هەوڵیاندا لەگەڵت بۆ ئەوەی شتێ بکەیت بە هاوبەشی من
کە هیچ زانیاریەکت پێی نییە ئەوە گۆڕایەڵیان مەکە. بەمە بۆمان دەردەکەوێت کە جاری وا هەیە منداڵ باشە و دایک و باوک گومڕایە و ئەو مافە گەورەی دایک و باوک لەسەر منداڵ نابێ بگاتە ئاستێ کە منداڵ بەلا ڕێدابەرێ. بەڵێ ڕاستە خودای گەورە چەند مافێکی بۆ دایک و باوک لەسەر منداڵ فەرز کردووە و بە پێچەوانەشەوە هەندێ مافی بە قازانجی منداڵ لەسەر دایک و باوک فەرز کردووە بۆ ئەوەی مافی هەموو لایەک پارێزراو بێ و تای تەرازوی هیچ لایەک بەسەر لاکەی ترەوە زاڵ نەبێت و هیدایەت و گۆمڕایی تێکەڵ نەبن و خاوەن مافی زیاتر مافی ئەویتر نەخوا. گەورم ئێمە ئەزانین مافەکانی دایک و باوک بەسەر منداڵەوە چییە، ئەی مافەکانی منداڵ بەسەر دایک و باوکەوە چییە؟ با چیرۆکێکت بۆ بگەڕمەوە بۆ دەردەکەوێ. ڕۆژێک پیاوێک هات بۆ لام سکاڵای لە کوڕەکەی خۆی کرد، منیش بانگی کوڕەکەم کرد. کوڕەکە هات لێم پرسی بۆچی بۆ باوکت خراپی؟ کوڕەکە وتی قوربان ئەی منداڵیش مافی بەسەر باوکیەوە نییە؟ وتم با. وتی ئەو مافانە چین گەورم؟ وتم یەکەم ئەوەیە کە کچێکی باش دەستنیشان بکا بۆ هاوسەرێتی بۆ ئەوەی منداڵەکانی داهاتووی دایکێکی باشیان هەبێ، دەبێ ناوێکی جوان بۆ منداڵەکەی هەڵبژێرێ، دەبێ فێری قورئان خوێندن و خوێندەواریان بکە. کوڕەکەوتی دەی قوربان باوکم هیچ یەکێک لەمانی بۆ من ئەنجام نەداوە. دایکم قول ڕەشێکی ناشرینە و کەنیزەی پیاوێکی مەجووسی بووە، ناوی ناوم قالۆنچە. یەک وشەشی فێر نەکردوم. لام کردەوە بەلای پیاوەکە داوتم ئەوە تۆ هاتووی سکاڵا لە کوڕەکەت دەکەیت و دەڵێی بۆم خراپە، پێش ئەوەی ئەو بۆ تۆ خراپ بێت تۆ بۆ ئەو خراپ بووی، پێش ئەوەی ئەو نالەبار بێت تۆ نالەبار بووی. باشە قوربان دەستنیشانکردنی ئافرەتێک بۆ هاوسەرگیری چۆن مافە بۆ منداڵ؟ ئەمە مافێکە پێش ئەوەی خاوەن ماف بێتە دنیاوە دەبێ پیا و کچێکی باش دیاری بکا بۆ هاوسەرگیری بۆ ئەوەی دایکێکی باش بێ بۆ منداڵەکانی. ئەو کەسەی کە باخەوانە شوێنێکی باش دیاری دەکا بۆ نەمامچاندن، دەبێ پیا و ئافرەتێکی داوێن پاک دەست و دڵچاک بەڕێز و خاوەنی شکۆ دیاری بکە بۆ ئەوەی سبەی کوڕەکەی لە ناو خەڵکیدا بەهۆی خراپی دایکیەوە سەرشۆڕ نەبێ. دەبێ ئافرەت بای ئەوەندە بێ کە بتوانێ منداڵ بەباشی پەروەردە بکە. ئادەبەر ئەوە دەبێ لە بنەماڵەیەکی باش و پاک داوێن داوای ژن بکە. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم فەرموویەتی ژنی باش بۆ خۆتان دەستنیشان بکەن، ئەو کەسانەی کە شایەنی ئێوەن ژنیان لێ بهێن و ژنیان پێ بدەن. ئەم مەسەلەیە پەیوەندی بەو خێڵەکایەتی و بنەماڵە پەرستیەوە نییە کە ئیسلام ڕەفزی کردووەتەوە، ئەمە پەیوەندی بە ئاکار و خۆش ڕەفتاریەوە هەیە. پێوەری ئەمەش تەقوا و لەخواترسانە. ئەو ماڵ و خانەوادەیی کە بەخواپەرستی و ئاکار و ڕەفتاری ئیسلامیەوە ئاوەدانە وەک ئەو ماڵ و خانەوادەیە نییە کە بێڕەوشت و نابەجێن. خانەوادەی خراپی واژ هەیە کە خودای گەورە لوتفیان لەگەڵدا ئاکات و هیدایەتیان دەدات و لە خراپەوە بەرەو چاکە دێنەوە. باشە قوربان ئەمە دەباری هەڵبژاردنی دایک. ئەی لەمەڕ هەڵبژاردنی ناو چی؟ چۆن هەڵبژاردنی ناو مافی منداڵی تایە؟ خۆ منداڵ پێش ئەوەی کە هیچ شتێک لە دنیا بزانێ ناوی لێنرێ. بەڵێ ڕێک لەبەر ئەوەیە کە ناو مافی منداڵە بەسەر دایک و باوکیەوە. ناو یەکەم شتێکە کە خەڵک یەکتری پێ ئەناسنەوە. منداڵ لە کاتی ناولێنرانەوە تا مردن بەو ناوە بانگەکرێ. لە ناو کۆڕ و کۆبوونەوەکاندا بەو ناوە باسیەکەن. ناو وەک گیان دەنووسرێ بە مرۆڤەوە، بەردەوام لەگەڵ مرۆڤدایە، لێ گیان نابێتەوە. ئەوەندە بەسە بۆ ناو کە کاریگەری لەسەر خاوەن ناو هەیە. تۆ تەوێ منداڵێک ناوی قۆلانچە بێت و لە ناو خەڵکیشدا بە چاوێکی حورمەتەوە تەماشا بکرێ، هەرچەند ئەو قاڵۆنچە ناوە باشترین کەسیش بێ، بەڵام بەهۆی ناوەکەیەوە لە شان و شکۆی دێتە خوارێ. ئەم جۆرە ناوانە کاریگەریان لەسەر ڕۆحێتی مرۆڤ هەیە، دەیکا بە مەسخەرە و گاڵتەی ئەو باوکانەی کە منداڵەکەی ناوەنێ قاڵۆنچە، ئەو بڕیاری داوە کە ئەو کوڕەی لە ناو خەڵکدا بەسەری شۆڕ و سەرکزیەوە بژی و کوڕەکەش هیچ تاوانێکی نییە. هەر لە منداڵیەوە ئەو باوکە کوڕەکەی خۆی کوشتووە. هەر خودی ناوەکە بۆ ئەو کوڕە وەک ئەوە وایە کەسێک
تاوانێکی کردبێ و بەهۆی تاوانەکەیەوە سەرشۆڕ و سەرکز بێ. نەفامی لەوە نەفامیتر دەبێت چی بێ کە پیاو لەناو ئەو هەموو ناوە جوانە ناوێکی قۆڕ و خراپ بۆ کوڕەکەی هەڵبژێرێ. لە سەردەمی نەفامیدا عەرەب وایە نەزانی ئەگەر ناوی قۆڕ و ناشرین لە منداڵەکانیان بنێن ئەوە لە چاوی بەد و لە ئێرەیی ئێرەبەر پارێزراو دەبێ. جا دەگەڕان کام ناوە ناشرینە لە کوڕەکانی خۆیانەنا، لەگەڵ ئەوەشدا کام ناوە جوانە لە کۆیلەکانی خۆیانەنا. مەبەستیشیان ئەوە بوو کە ناوە ناشرینەکان لە کوڕەکان دەنێن بۆ دوژمنەکانیان و ناوە جوانەکان لە کۆیلەکان دەنێن بۆ خۆیان. بەڵام دوای ئەوەی کە ئیسلام هات ئەو دەمفامی ڕەت کردەوە. پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم هانی خەڵکی ئەدا بۆ ئەوەی ناوی جوان و شیرین لە منداڵەکانیان بنێن، چونکە لە ڕۆژی پەستڵاندا بەو ناوانەوە بانگەکرێن. هەروەها دەیفەرموو باشترین ناو ئەو ناوانن کە مانای سوپاسگوزاری و بەندایەتی بۆ خودایان تێدا بێ، وەک عەبدوڵڵا و عەبدوڕەحمان. هەر کەسی نەناسی با بە عەبدوڵڵا بانگوێ کرد، چونکە ئێمە هەمومان بەندەی خوداین. ئەماش ئەوەمان بۆ دەردەخا کە ناو کاریگەری لەسەر مرۆڤ هەیە و تەنیا بۆ نیشانە و ناسینەوە بەکار ناهێنرێ. هەر لەبەر ئەوە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم ناوی ناشرینی دەگۆڕی و ناوی جوانی بۆ خەڵک هەڵ ئەبژارد. هەر لەمبارەوە باش تێکرد بۆ بگێڕمەوە. باپیری سەعیدی کوڕی موسەیب هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. پێغەمبەری نازدار درودی خودای لەسەر بێت پێی فەرموو ناوت چییە؟ وتی حەزن، خەمگین. فەرمووی تۆ با ناوت سەهل ئاسان بێ. وتی باوکم ناوی ناوم حەزن و ناوەکەی خۆم ناگۆڕم. سعیدی کوڕە زای دەڵێ لە دوای ئەو کاتەوە خەم لە بنەماڵەی ئێمە نەبڕاوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر جار ناوی تریشی لەبەر خراپی گۆڕیوە، لەوانە ناوی عاست تاوان، عەزیز خاوەندە سەڵات و توانای ڕەها، عەتەلە نوێڵ، شەیتان حەکەم، پیرایان بڕیاردەر، غوراب قەڵەڕەش، شەهاب پشکۆ، حەباب کۆڵی ئاو لەسەر ئاگر یان مار، حوباب ناوی ناودەنا هاشم بێریڤان، حەرب ناوی ناودەنا سەلم ئاشتی. ئەمانە و چەندی ناوی دیکە کە لە ژیانی پێغەمبەری نازداردا صلی الله علیه وسلم بەڕەهایی دەردەکەوێ. پارچە زەویەک هەبوو ناوی ئەفرە بوو، یانی زەوی وشک و زۆر گەرم و بێخێر. ناوی گۆڕی و کردی بە سەوزەڵان. دۆڵ و شیوێک هەبوو ناوی دۆڵی گۆمڕایی بوو، ناوی گۆڕی و کردی بە دۆڵی ڕێنوێن. هۆزێک هەبوو ناویان هۆزە نەخۆشەکە بوو، ناوی گۆڕین بە هۆزی توانا. بنەماڵەیەک هەبوو ناوی بنەماڵی ڕێون کردوو بوو، ناوی گۆڕین و کردی بە بنەماڵی ڕێدروست. ڕۆژێک ژنێک هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ناوی عاسیە بوو. لێی پرسی ناوت چییە؟ وتی من عاسیەم. فەرمووی نەخێر، تۆ جەمیلە، تۆ جوانەی. عایشەی دایکی ئیمانداران دەگێڕێتەوە کە دەڵێ ڕۆژێک پێرەژنێک هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. پێغەمبەر لێی پرسی ناوت چییە؟ وتی من جوسامە، بێکار و تەمبەڵ، مۆتەکە یان پیس و نالەبارم لە هۆزی مزەنیم. پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم فەرمووی نا، تۆ جوان و دەلالی مزەنیت. دەی چۆنن دەنگ و باستان چی دەکەن چی ناکەن؟ وتی وەڵا دایک و باوکم بە ساقت بێ باشین. دوای ئەوەی کە ڕۆیشتم وتی ئەی پێغەمبەری خودا، ئاوا بەم جۆرە پێشوازی لە پیرەژنێکی پیر دەکەی؟ فەرمووی ئەوە لە سەردەمی خەدیجەدا هات و چۆی دەکردین. وەفا و چاکە لەبەر چاکبوون بەشێکە لە ئیمان. باشە قوربان، ئەمە مافی منداڵ بوو بەسەر دایک و باوکەوە لەمەڕ ناونانەوە، ئەی لەمەڕ فێرکردن و زانستەوە. کوڕم، خوێندەوارکردنی منداڵ بەشێکە لە پەروەردەکردنی کە پێویستە باوکان چۆن زەکی منداڵەکانیان تێر دەکەن ئاوا عەقڵ و ئاوەزیشیان تێر بکەن. پۆشتەکردن و نانپێدانی منداڵ چاودێریە، بەڵام فێرکردنی خوێنەواری پەروەردەییە. باوک پێویستە هەم چاودێر بێ و هەم پەروەردەکار. هەر کەس چاودێر و پەروەردەی نەبوو
ئیتر کەی باوکە ئەوە تەنیا خاوەن منداڵە نەک باوک ئەوە تەنیا خاوەن منداڵە نەک باوک منداڵی هێناوەتە دنیا و بەرەڵای کردوون چۆن دەژین با بژین منداڵ فێری خوێنەواری و سەربازی و مەلەوانی و ئەسب سواری بۆ ئەمڕۆ شۆفێری بکەن حەقی باوکایەتی جێبەجێ بکەن فێری چاکەیان بکەن ڕەحمەتی خودا لەو باوکەی کە لە چاکەکاریدا هاوکاری منداڵەکانێتی ڕەحمەتی خوداش لە تۆ ئەی گەورم بەباشی باس لە هەموو کون و قوشبنێک دەکەی هیچ مافێک نییە باسی نەکەی قسە هەر بۆ خۆت باشە لەم بارەوە هیچی تر هەیە پێم بڵێ شتێکی تر هەیە پەیوەندی بە منداڵ و باوکەوە هەیە پیاوێک هات بۆ لام و وتی لە سەردەمی نەفامیدا کچێکمان بوو ئەو کچە موسڵمان بووە تووشی تاوانێک بووە ڕۆژێک چەقۆیەکی هەڵگرت و خۆی سەربڕی پێی گەیشتم نەمهێش تەواو خۆی بکوژێ تەنیا چەند ڕەگێکی لاملی بڕی بوو دەرمانم کرد و چاک بووەوە پاشان ڕووی کردوتە قورئان خوێندن و تەوبەی کردووە ئێستا کوڕێک داوای دەکا ئایا هەموو ئەوانە بدرکێنم و بۆ داواکارەکەی باز بکەم منیش پێم وت ئەوە خوا شتێکی شاردووەتەوە تۆ ئەتەوێ فووی پیا بکەی و ئاشکرای بکەی بەخوا ئەگەر ببیستم یەک وشت لەو بارەوە باس کردووە دەتکەم بە پەندی زەمانە بڕۆ وەک چۆن کچێکی پاکدابێن و موسڵمان بدەی بەش و ئاوەها ڕەفتاری لەگەڵدا بکە ئەی قوربان ئەم کاری تۆ دژی ئەو ئاەتە نییە کە دەفەرمێ وەزانیەت لا ينكحها إلا زان أو مشرك واتە ئافرەتی زیناکەر تەنها پیاوی زیناکەر یاخود مشریک ماری دەکات نەخێر ئەوە مەبەستی ئەو پیا و ژنانەیە کە تەوبە ناکەن و ناگەڕێنەوە بەردەرگا و قاپی پەروەردگار ئەوانەی کە بەڕاستی تەوبە دەکەن وەک ئەوە وایە کە هیچیان نەکرد بێ مرۆڤی تۆبە وەک ئەوە وایە هیچی نەکرد بێ دواتر داپۆشین و شاردنەوەی تاوان لە پێشترە تا ئەوەی کە ڕێز و حورمەت و شکۆی کەسێک بشکێندرێت بە تایبەتی باسکردنی شتێکە هیچ قازانجێکی نەبێ و تەنانەت ببێتە مای خراپەکاری و ڕیسوابوونی کەسێک ئەو ئافرەتی کە تەوبەی کردووە و خۆی خاوێن کردوتەوە لەو گۆداهانەی کە کردوونێتی ئەگەر گوناهەکەی ئاشکرا بکرێت چی لێدێ ئەگەر ناوی لە ناو ناواندا بزڕێ چی لێدێ ئەگەر بەداوێن پیس ناوی دەربچێ چی لێدێ ئاتاوەکو مردن دەبێتە پەڵەیەکی ڕەش بە نێو چاوانیەوە ئەو نەنگی و شوورەیە چۆن پاک بکاتەوە ئەگەر ئەم باسە بدرکێنرێ بۆ داواکارەکە ئەو ئافرەتەکە نەک هەلی هاوسەرگیری لەدەست ئەدا بەڵکو هەلی ژیانێکی پاکیش لەدەست ئەدا ئەوەش لەبەر تاوانێکی پێشوو کە تەوبەی لێ کردووە و ئەو تاوانە لە ناخیدا ئێستا پاک بۆتەوە و لێی پەشیمان بۆتەوە بەڵێ قوربان ڕاست دەفەرمووی کەوابوو تەوبەکردن هەموو گوناهەکانی پێشوو دەشواتەوە قوربان پرسیارێکم لە دڵدایە ئیزن دەفەرمووی بیکەم دەی کوڕم بپرسە بەرچاوڕوونی فەراسەت و پێی پێبردن چییە بەرچاوڕوونی بریتیە لە بەڵگەهێنانەوە بە شتە ڕوون و ئاشکراکان لەسەر بوونی شتە پەنهان و بەرپێوارەکان ئەوەش شتێکە بێتی ڕوانین و بەڵگەهێنانەوە دەکەوێتە نێودڵی مرۆڤەکانەوە وەک ئەو هاوڕایانەی خودا کە لەگەڵ تۆدا لەمە و پێشباز کران شتێکی ئالە و جۆرەیە من لە فەرمایشتەکەی جەنابەت وا تێگەم کە دوو جۆر بێ تۆ فەرمووت بەڵگەهێنانەوە بە شتە ڕوون و ئاشکراکان لەسەر بوونی شتە پەنهان و بەرپێوەرەکان ئەمە پێویستی بە ئەزمون و لێڕامان و بەراوردکردنە دوایش فەرمووت ئەوەش شتێکە بێتێ ڕوانین و بەڵگەهێنانەوە دەکەوێتە نێودڵی مرۆڤەکانەوە بەپی ئەم قسەیەش هیچ پەیوەندیەکی بە ئەزمون و لێڕامان و بەراوردکردن نییە وایە ڕێک وایە دوو جۆرە بەشێکیان مرۆڤ دەتوانێت بە ئەزمون و لێکۆڵینەوە و لێڕامان و دەروونناسی و دابوونەریتی خەڵکی بەدەستی بێنێ بەشێکی دیکەشیان خودا خۆی دەیخاتە نێودڵی ئەو بەندانەی کە خۆی دەیەوێ باواز لە بەشی یەکەم بێنین وا دەرەکەوێ ئەو بەرچاو ڕوونیانەی جەنابەت لە جۆری بەردەوام بێ باواز لە بەشی یەکەم بێنین وا دەردەکەوێ ئەو بەرچاو ڕوونیانەی جەنابەت لە جۆری دووەم بێ
با باسی جۆری دووەم بکەین. ئایا نمونەی هەیە؟ کوڕم نمونە زۆرە. ئەوە بەشێکە لەو جۆرەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی لە بەرچاوڕوونی مسلمانان بترسن. ئەو کەسەی کە بەرچاوی ڕوونە بەهۆی نورێکی خوداییەوە شتەکان دەبینێ، یانی بەنهێنی ناو دڵ دەزانێ و دەزانێ مرۆڤ چی بە خەیاڵدا دێت. ئەم فەرمودەیە مەبەستی جۆری دووهەمە، ئەو جۆرەی کە خودا دەیان خاتە نێو دڵی بەندەکانیەوە بە ئەزمون و تێڕامان پەیدا نابێ. قورئان پڕە لە باسی ئەم جۆرەیان. بۆ نمونە کامە؟ وەک بەرچاوڕوونی خات و ئاستی خێزانی فیرعەون. بەرچاوڕوونیەکەی لەکوێدایە؟ فیرعەون لە خەوندا بینی کە ئاگرێکی گەورە بربۆتە ژوور و هۆڵەکانی کۆشکەکەی، لە ترسا خەبەری بوویەوە. هەموو خەوپەرژێنکەرانی دەرباری خۆی کۆکردەوە و خەوەکەی بۆ گێڕانەوە. ئەوانیش وتیان لە نەتەوەی بەنی ئیسرائیلدا کوڕێک لەدایک دەبێ و تەخت و پەختی فیرعەون تێک ئەشکێنێ. فیرعەون فەرمانی کرد بەسەر بڕینی هەر کوڕێک کە لە هۆزی بەنی ئیسرائیلدا لەدایک ببێ. ماوەیەکی زۆر وابوو. کار بەدەستانی دەنارد بۆ سەرژمێری ئەو ژنانەی کە دووگیانن. ناویان دەنووسرا. دەیانزانی کە کەی وەختی منداڵبوونیانە سەریان لێدەدانەوە. ئەگەر منداڵەکەیان کوڕ بایە سەریان ئەبڕی، ئەگەر کچیش بوایە دەیان هێشتەوە. دوایی میسریەکان هاتن بۆ لای فیرعەون و داوایان کرد ڕێگە بە چارەیەکی تر بدۆزنەوە. بەنی ئیسرائیل هەمویان کۆی لەو کرێکاری فیرعەون بوون. کشت و کاڵیانە کرد و خزمەتکاری نێو کۆشتش بوون. بەرەبەرە جووتیار و خزمەتکارەکان ڕوویان لە کزیە کرد و خەریک بۆ کۆتاییان پێهات. چونکە کوڕەکان سەرەبڕان و پیاوە گەورەکانیش بە تەمەندا دەچوون، یان دەمردن یان پەکیانەکەوت. فیرعەون فەرمانی کرد ساڵێک ئەو منداڵانەی کە کوڕن سەر ببڕێن و ساڵێک لێیان بگەڕێن. ئەو ساڵی کە بربەخشین کەوت بوو، هارونی برای حەزرەتی موسا لەدایک بوو. لای دایکی مایەوە. ساڵی دواتر کە ساڵی سەربڕین بوو، موسا لەدایک بوو. خۆدای گەورە خستیە دڵی دایکی حەزرەتی موسا کە تێر شیری بکات و دوای بیخاتە ناو سندوقێکەوە و جوان کون بڕی بکات و بیدات بە ئەودا. خودای گەورە بەڵێنی بە دایکی حەزرەتی موسادا بوو کە ڕۆڵەکەی بە ساغ و سەلامەتی بۆ بگەڕێنێتەوە. ئەویش بەگوێی فەرمانەکەی خودای کرد. بە فەرمانی خودای گەورە ئاو سندوقەکەی بردە بەردەم کۆشکەکەی فیرعەون. لەو کاتەدا فیرعەون و ئاسیە لە نێو باخچەی بەردەم کۆشکدا دەیڕوانیە سەر ڕووبارەکە پیاسەیانە کرد. ئاسیە خان چاوی بە سندوقەکە کەوت و وتی بە خزمەتکارەکان بۆی بێنن. کاتێکە کردیەوە تەماشاکە کە کوڕێکی جوان و ژیکەڵەیە. خودای گەورە خۆشەویستی ئەو منداڵی خستە نێو دڵی ئاسیە خانەوە. فیرعەون ویستی منداڵەکە سەر ببڕێ، بەڵام ئاسیە نەیهێشت و پێیوت قڕة عین لی وەلەک لا تقتلوه عسى أن ينفعنا أو نتخذه ولدا. واتە بۆ من و تۆ دەبێتە مایەی چاوڕوونی، واز لە کوشتنی بهێنن، بەشک و سوودی بۆمان هەبێ، یان بیکەینە کوڕی خۆمان. ڕێخستنی کاروباری شارەوانی چەند سیاسەتێکی ترە نەمبیستووە کەس پێشی تۆ پیادەیان بکە. ئەم هەویرە ئاو زۆر دەکێشێ و باسێکی دوور و درێژە. دەزانم، بەڵام بە تەمام گەورەمان بە لوتف و میهرەبانی خۆی ئەو چیرۆکەمان بۆ باس بکە. باشە، بزانم چی دەوێ. بیستومە کە تۆ یەکەم کەسی کە پێت بگوترێ ئەمیر المؤمنین، گەورەی ئیمانداران. ئایا ئەمە ڕاستە؟ بەڵێ ڕاستە. ئەم ناوە چۆنرە؟ ئەبوو بەکر پێی دەوترا خەلیفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. دوای ئەوەی کە کۆچی دوایی کرد، من بووم بە خەلیفە. ماوەیەک خەڵک بە منیان دەوت خەلیفەی پێغەمبەری خوا. هاوەڵان لەناو خۆیانە باسی ئەمەیان کرد، وتیان ئەمە دەری ناهێنێ. ئەی دوای عومەر خۆ دەبێ بڵین خەلیفەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خۆ کار ئاوا بڕوا دەبێ دووسێ دێر خەلیفە بڵین و بنووسین، با ناوێکی تر بۆ ئەم خەلیفانە بدۆزینەوە.
دوایی هەندێکە زووتیان ئێمە هەمومان ئیماندارین. عومەریش گەورەمانە کەوا بوو ئەو گەورەی ئیماندارانە. ئیتر ئەو ناوەیان دابڕی بەسەر مندا و من بوومە یەکەم کەسێک کە ئەو ناوەی لێنرابێ. قوربان، ئەمە شەرەفێکی گەورەیە بۆ جەنابەت. لەم ناو شەرەفە گەورەتر ناو شەرەفی ئەبوبەکرە. ئەو کاتە کە خەلیفەی پێغەمبەر بوو، منیش خەلیفەی ئەوم. ڕەحمەتی خودای لێبێ، چەندە بەڕێز و پایە بڵند بوو لە لای خوددا. خودای گەورە زۆر مەزنی کردبوو، چونکە دەیزانی کە دڵی چه ئیمانێکی تێدایە. ڕەحمەتی خودای لێبێ، تۆش باشترین خەلیفەی بۆ خەلیفە ئەبوبەکر. خوا بکە ئاوا بێ. بەخوا ئاوایە. باشە لەوە گەڕێ پرسیارەکەت بکە. باشە قوربان، باسی ئەوەم بۆ بکە کە چۆن دەوڵەتی ئیسلامی لە سەردەمی تۆدا بوو بە چەند ویلایەتێک. خودای گەورە بە لوتفی خۆی لە سەردەمی مندا یارمەتی داین و زۆر شوێنمان ڕزگار کرد. دەوڵەتی ئیسلامی فراوان بوو لە ڕووی ئیداری و بەڕێوەبردنەوە دەبوو بکرێ بە چەند بەشێکەوە بۆ ئەوەی بە ئاسانی بەڕێوە ببرێن. ئەو شارانەی کە ڕزگار کرابوون کردەمەن بە 5 بەشەوە، وەک 5 ویلایەتم لێکردن. ئەو 5 بەشە بەم شێوەیە بوو: عێراق بریتی بوو لە ئەهواز و کوفە و بەسڕە. فارس بریتی بوو لە سیستان و مۆکران و کرمان و تەبەرستان و خۆراسان. شام بریتی بوو لە حمس و دەیمەشق و ئیلە و ڕەمڵە. ئافریقا بریتی بوو لە سعیدی میسر. سعیدی میسر بریتیە لە زەویەکانی سەرەوەی ڕووباری نیل، لە شاری جەزیرەوە تا شاری ئەسوان شۆڕ دەبێتەوە. میسری خۆراوە لای ڕۆژ ئاوای میسر و بیابانی لیبیا. جەزیرەی عەرەبیش ئەبوبەکر چۆنی بەش کردبوو ئاوا وەک خۆی هێشتمنەوە. 12 ویلایەت کە بریتی بوون لە مەککە، مەدینە، سەنعا، حەزرەموت، خەولان، زەبید، مەرقەع، جوند، نەجران، جەرش، بەحرەین و تائیف. قوربان، تۆ لە دابەشکردنی شارەکان و بەڕێوەبردنیان شارەزاتری ڕاستت فەرموو دەبێ شارەکان بەش بکرێن بۆ ئەوەی کە بەڕێوەبردنیان ئاسان بێ. بەڵام قوربان، لەبارەی والیەکانەوە چی؟ مەبەستت چییە؟ چۆن والیەکانت دیاریکردن؟ من ئەوەندەی کە تەماشای لێهاتووی پیاوم بۆ بەڕێوەبردنی شارەکان دەکرد، ئەوەندە تەماشای خۆیم نەئەکرد بزانم کە ئایا کەس لەو ئیماندارتر هەیە یان نا. من خۆم بوو بە خەلیفە و بەڕێوەبەری هەموو مسلمانان. کەچی پیاوی واژ هەبوو، زۆر لە من مسلمانتر بوو، زانیاری لە من زیاتر بوو، لە من زیاتر خواناستر بوو. من ئەزانم فڵانە کەس لە هەموو کەسێ ئیماندارترە، بەڵام فیسارە کەس لە بەڕێوەبردندا شارەزاترە. لە ناو هاوڵانی پێغەمبەردا عەمری کوڕی عاس، معاویەی کوڕی ئەبوو سوفیان و مغەیرەی کوڕی شوعبەم کردەوالی، بەڵام عوسمانی کوڕی عەفان، عەلی کوڕی ئەبوو تالیب، تەڵحە، زوبەیر و عەبدوڕەحمانی کوڕی عەوف لەوان خواناستر و بە ئیمانتر بوون. باشە ئەوانەی کە ناوت بردن و نەتکردن بەوالی لە بەڕێوەبردندا بێدەستەڵات بوون؟ کێ وای وتووە؟ من وا تێگەیشتم. هەرگیز کوڕم، هەرگیز. ئەوەی کە مەبەستم بوو لە کاروبارێکی دیاریکراودا بوو، لە سەردەمێکی دیاریکراودا کاتێکە سەرەی ڕۆڵبینینی ئەوانیش هات، هەر کەسە و کارێکم پێسپارد. ئەگەرچی من عوسمانی کوڕی عەفان، عەلی کوڕی ئەبوو تالیب، تەڵحە، زوبەیر و عەبدوڕەحمانی کوڕی عەوفم نەکردەوالی، بەڵام وەسیەتم کرد کە دوای من خەلافەت بە یەکێک لەو 5 کەسە بدرێ. هیچ گومانت نەبێ کە خەلیفایەتی لە والیەتی گرانترە. والی گەورەی شارێک یان ویلایەتێکە، بەڵام خەلیفە گەورە و بەڕێوەبەری هەموو شارەکان و مسلمانانە. ئەمە یەک. دووهەم، من پێم ناخۆش بوو کە گەورە هاوڵانی پێغەمبەر بە شار و وڵاتاندا بڵاو ببنەوە، چونکە من پێویستم بە ئەوان هەبوو، پرس و ڕاوێژم پێەکردن. ئەوانە نزیکی من بوایەن و من سوودم لە عەقڵ و هۆشیاری و دانایی ئەوانە وەرگرتایە زۆر لەوە باشتر بوو کە ببن بە والی. ئەو بازنە کەسانەی کە من دەمویستن
هەموو کەس نەیەتوانی بێتە ناوێەوە. ئەی تۆ چ مەرجێکت بۆ والی دانابوو؟ جگە لەوەی کە دەبوو والی کەسێکی موسڵمان و پاک بێ، زۆر مەرجی تریشم دانابوو. کەس بۆی نەبوو ببێ بە والی ئەگەر زۆر موسڵمان نەبوایە. ئەگەر زۆر موسڵمان بوایە ئەمجا مەرجەکانی تر دەهاتە پێشەوە، دەبوو بەرابەر بە خەڵکی بەسۆز بێ. جارێک ناردم بە شوێن پیاوێکدا ناوی ناهێنم، با نەبێ بە غەیبەت. ویستم بیکەم بە والی، ئەهات و وتم بە نووسەرەکەی بەردەستم کە کتابی بۆ بکات بۆ ئەوەی ببێ بە والی. نووسەرەکە کتابەکەی بۆ نووسی و دای بە من کە تەماشای بکەم. لەو کاتەدا کوڕەزایەکم هات و لە باوەشمدا دانیشت. منیش هەندێ گەپ و گاڵتەم لەگەڵدا کرد و ماچێکم کرد. ئەو پیاوە پێیوتم، قوربان، من دە کوڕم هەیە هەتاوەکو ئێستا هیچیانم ماچ نەکردووە. منیش وتم، دەی من ئێستا چی بکەم بە تۆ؟ خوا سۆز و بەزەی لە دڵی تۆدا دانەناوە. دوایی چیت کرد قوربان؟ کتابەکەم دەڕاند و وتم، هەستە لەلامدا، من پێویستیم بە تۆ نییە. خۆ تۆ ئەتزانی پیاوێکی بە ئیمانە. ئەگەر نا بانگت نەکرد بۆ ئەوەی کە بیکەی بە والی. دەی بۆچی ئەو کارت کرد و کتابەکە دەڕاند؟ لە دڵی خۆمدا وتم، ئەمە بەزەیی بە منداڵەکانیدا نایەتەوە، ئیتر چۆن بەزەیی بە خەڵکانی تردا دێتەوە؟ کوڕم، هەرکەس بەزەیی بە کەسوکاری خۆی دانەیەتەوە، بەزەیی بە خەڵکیشدا نایەت. هەرکەس بەرامبەر بە کەسوکاری دڵڕەق بێ، بەرامبەر بە خەڵکی تر دڵڕەقترە بێ. پێغەمبەری نازدارمان صلی الله علیه وسلم فەرموویەتی کە باشترین کەستان ئەو کەسەیە کە باشترین کەسە بۆ خانەوادەکەی. منیش باشترین کەسم بۆ خانەوادەکەم. جاری وا هەبوو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە سوژدەدا بوو، زۆر دەمایەوە. دەزانی بۆ؟ چونکە حەسەن و حوسەین دەڕۆشتنە سەرپشتی. جارێک لەسەر مینبەر بوو، حەسەنی بینی هاتە خوارەوە بۆ ئەوەی حەسەن لە باوەش بگرێ. ئەبوبەکر لە سەردەمی خلافەتی خۆیدا هەر جارێک لەسەر ڕێگە دەربکەوتایە، منداڵەکانی دەهاتن و چاکی ئەویان دەگرت و دەیانوت، بابەگیان، بابەگیان. کێ وتوێتی مرۆڤی بەسۆز لاوازە؟ بە خودا بەهێزترین مرۆڤ بەسۆزترینە، لاوازترین مرۆڤیش دڵڕەقترینە. من پێویستیم بە هیچ کەسێکی دڵڕەق نییە. دەی قوربان، دوای دڵسۆزی و میهرەبانی چی ترت بە مەرج گرتە بوو؟ بەهێزی و ئەمانەت. ئەگەر کەسێک بەهێز و ئەمین بایە، دەم کرد بە والی. پێویستە والی ئەو دوو سیفەتەی تێدا بێ. جاری وا هەبوو یەکێکی بەهێزم لابرد، چونکە لەو بەهێزترم دەدۆزیەوە. ئەمەش هیچ کەمایەتی نییە بۆ ئەو کەسەی کە لام ئەبرد. ئەوەندە هەیە کە ئەمەی دووهەم باشترە. پیاو بۆ خۆی پیاوە و لاوازیەکەی بۆ خەڵکە، بەڵام موسڵمانی بەهێز بۆ خۆی و بۆ خەڵکیشە. لەمبارەوە نمونەت لایە قوربان؟ بەڵێ، نمونەیەکت بۆ باسەکەم. جارێکە شەرحەبیلی کوڕی حەسەن والی بوو، لام برد و معایم خستە جێگای. شەرحەبیل هات و پێیوتم، گەورم، لە من زیزی کە منت لاداوە؟ وتم، نەخێر، نە من زیزم نە تۆش خراپی، بەڵام معاویە لە تۆ بەهێزترە. معاویە دەکەم بە والی و تۆش لا دەبەم هەرچەندە تۆ لەو خۆشەویستری. قوربان، ئەم خاڵە زۆر منی سەرسام کردووە. تۆ زۆر نایابی، بیرت لە شتی وا کردوتەوە زۆر کار بەدەست هەیە والی دیاری دەکەن و پێوەریان تەنیا دینداریە و ئیتر تەماشا ناکەن بزانن بەهێزن یان نا. ئەمە ژیری و منتیق واڵێن. ئێمە یەک دەنگین لەسەر ئەوەی کە دینداری و ڕەوشت بەرزی شتێکە، مساوەمەی لەسەر ناکرێت، دەمێنێتەوە هێز و بازووی ئەو کەسەی کە ئەمانەوێ بیکەین بە والی و کار بەدەست. باوای دابنین. ئێستا جەنگ دەستی پێکردو و ئێمەش دوو سەرکردەمان هەیە. یەکەمیان زۆر لە دووهەم موسڵمانترە، بەڵام لە ڕووی سەربازیەوە شارەزایەکی ئەوتۆی نییە. سەرکردەی دووهەمیش هەر موسڵمان و باشە، بەڵام وەک یەکەم دیندار و خۆپارێز نییە. هەرچی لایەنی سەربازیشە زۆر شارەزایە. دەزانێت جوان نەخشەی جەنگ دابڕێژێ، سوپا بەڕێوە ببە، سەرکردایەتی جەنگ بکە. لەوەها کاتێکدا عەقڵی مرۆڤ ناڵێ دەبێ ئەم دووەمەیان بکرێ بە سەرکردە.
بۆچی گەورم؟ چونکە دینداری و خواناسی هەر یەکەیان زیاتر پەیوەندی بە خودی کەسەکەوە هەیە، بەڵام شارەزایی ئەو کەسانە لە جەنگدا پەیوەندی بە مان و نەمانی سەربازەکانەوە هەیە. لە کاتی جەنگدا ئێمە ئەوەندەی کە ئاتاجی مرۆڤی جەنگاوەرین ئەوەندە ئاتاجی مرۆڤی لە خواترس نین. ئەم پێوەرە بۆ هەموو کاتێکە بە گوێرەی کات و سەردەم جاری وا هەیە لە خواترسان دەبێتە هۆکاری ئەوەی کە مرۆڤ بکرێ بەکار بەدەست و والی. باوای دانین کە ئێستا پرسیارێکی شەرعیمان بۆ هاتووە. ئەم پرسیارە شەرعیە دەقێکی قورئانیان فەرموودەی لەسرە. پێویست ناکا خۆمان ماندوو بکەین و بە دوای وەڵامدا بگەڕێین. نا ئیجتیهادی گەرەکە نەبیرکردنەوە. ئێمەش دوو زانامان هەیە، یەکیان زانستی کەمترە لەوی تر بەڵام زیاتر خواناسە، ئەوی تر زۆر زانایە بەڵام لە خواناسیدا ناگا بە یەکەم. ئالەم کاتەدا پرسیارەکە ڕوبەڕووی زانای یەکەم دەکەینەوە، هەرچەندە زۆریش زانا نییە، چونکە وەڵامەکە سەخت نییە و پێویستی بە گەڕان و پشکنینی زۆریش نییە، بەڵکو پێویستی بە کەسێکی لە خواترسە وەڵام بداتەوە. بەڵام ئەگەر وەڵامەکە سەخت بوو، گەڕان و لێکدانەوە و بیرکردنەوەی گەرەک بوو، ئەوە ژیری و لۆژیک پێمانەڵێن کە پرسیارەکە ڕوبەڕووی زانای دووهەم بکەینەوە، چونکە لەوەها کاتێکدا ئێمە زیاتر پێویستیمان بە زانست هەیە. قوربان تێگەیشتم شتێکی ترمان ماوەکە پێت بڵێم. کەسێک کە شارەزای کاروباری دنیا نەبێت و چاو گوێکراوە نەبێ و چاکە و خراپە نەناسێ، بە کەڵکی والێتی نایە. ڕۆژێک لەباری دانانی پیاوێک بۆ کارێک پرسم بە چەند کەسێک کرد. یەک لەو کەسانە وتی فڵانە کەسی بۆ دیاری بکە. وتم بۆ؟ وتی زۆر پیاوێکی باشە، هەر نازانێ خراپە چییە. وتم قوڕ بەسەرت، ئەوە زیاتر بۆی هەیە بکەوێتە ناو خراپەوە. قوربان بۆچی وات فەرموو؟ کوڕم، مرۆڤ دوژمنی ئەو شتانەیە کە نایانزانێ. هەر ئەوەندە بەس نییە کە والی هەموو چاکەیەک بزانێت و خۆی پێوە بنێ، دەبێ خراپەکانیش بناسێ بۆ ئەوەی خۆی لەو خراپانە بپارێزێ. با نمونەیەکت بۆ ڕوون بکەمەوە. ئەو پیاوەی کە جگە لە حەڵاڵ هیچی تر ناناسێ، ئەمە مرۆڤێکی پاکە بەڵام زۆر نزیکە بکەوێتە ناو حرامەوە، چونکە نازانێ حرام چییە بۆ ئەوەی خۆی لێ بپارێزێ. ڕاست دەفەرمووی گەورم. قوربان چیترت بە مەرجدا نابوو بۆ والی؟ زۆربەی جارەکان ئەگەر لە ویلایەتێکدا کەسێکی باشم دەست بکەوتایە، ئەوە هەر خەڵکی ئەو شوێنەم دەکرد بە والی. ئەگەر بمویستایە والی بۆ شارێک دانێم و دوو کەسی زۆر باش دەست بکەوتایە و یەکێکیان خەڵکی شارەکە بوایە، ئەوم دەکرد بە والی. لەم بارەوە هیچ نمونەیەکت لە یادا بۆمان باس بکەی؟ بەڵێ، من جابری کوڕی عەبدوڵای بەجەلیم نارد بۆ عێراق و کردم بە والی شارەکەی خۆی. سەلمانی فارسیم کردە والی مەدائین، خۆی لە بنەڕەتدا خەڵکی ئەوەیە. نافعی کوڕی حارسم کردە والی مەکە، چونکە خەڵکی مەکە بوو. عوسمانی کوڕی ئەبوالعاسم کردە والی تائیف، چونکە خۆی تائیفی بوو. قوربان مەبەستە چی بوو لە ئەم کارە؟ من چەند ئامانجێکم هەبوو کە خەڵکی شارەکە خۆیان دەیانتوانی بەدی بهێنن. من ڕەچاوی سروشت و دابوونەریتی خەڵکمە کرد. دەبێ والی دابوونەریت و سروشتی خەڵکی ویلایەتەکەی خۆی بزانێ و بناسێ. کەسێکە لە دەرەوەی مەکە بڕواتە مەکەوە وە کەسێکی شاری مەکە ئەو شتانە نازانێ، شارەکانی تریش بە هەمان شێون. لەبەر ئەوە هەرگیز پیاوێکی دەشتەکیم نەدەکردە والی لە شاردا، یان پیاوێکی شارستانیم نەدەکردە والی لەو دەشت و دەرەکە بەسەر ڕەشماڵ و دەوارنشینەکانەوەن، چونکە دابوونەریتی شاری جیایە و دابوونەریتی دەشتەکیش دیسان جیایە. ئەبێ والی دەروون ناز بێ. کەسێک بکرێ بە والی و دەروون ناس نەبێ، ئەمە باش نییە. جاری وا هەیە ئەو کەسە دابوونەریتی کەسانێک بە خراپە زانێ، سروشتی خەڵکانێکی بەلاوە سیر دەبێ. ئەو کاتە شتی وا ڕوودەداکە لە قازانجی دەوڵەت و حکوومەتدا نییە. سۆن بە خودا سیاسەت ئاوایە، حکم ئاوایە. تۆ هەر بۆ سیاسەت و حکومداری دروست کراوی. شتێکی ترماوە قوربان، پێم خۆشە پێم بڵێ چییە؟
بۆچی خزم و کەسوکاری خۆت لە هیچ شوێنێ نەکرد بەوالی؟ بەخوا لەبەر ئەوە نەبوو کە بڵێم لێوە شاوە نین یان دەستپاک و ڕاساڵ نین. من متمانم بە دینداری و دەستپاکی خزمەکانی خۆم هەبوو. سعیدی ئامۆزام پیاوێکی زۆر چاک بوو. عەبدوڵای کوڕم زۆر زانا و لەخواترز بوو، بەڵام لەبەر دوو هۆکار نەمکردن بەوالی. یەکەم، لە دڵی خۆمدا دەمگوت ئەگەر کار بەدەستی خێر بێ ئەوە لە بنەماڵەکەماندا من کار بەدەستم، ئیتر بەسە. ئەگەریش خراپە و شەڕ بێ دیسان با هەر من بم. دووەمیان دەمویست ڕێگە لە شەیتان بگرم نەڕواتە نێو دڵی خەڵکانەوە بڵێن ئەها عومەر فڵانە کەسی خزمی لەبەر خزمایەتی کردە کار بەدەست. قوربان، کەس پێشنیازی ئەوەی بۆ کردووی کە خزمێکی خۆت بکەی بەکار بەدەست؟ بەڵێ. چیرۆکەکەی چۆنە قوربان؟ بۆمان بگێڕیتەوە. لای یەکێک لەو کەسانەی کە ڕاوێژکارم بوون گلەیی ئەوەم کرد کە خەڵکی کوفە بە هیچ والیەک ڕازی نابن و زوو والیان بۆ دەگۆڕین. دوایی وتم خۆزگە پیاوێکی زۆر بەهێز، ئەمین، موسڵمان و دەستپاکم دەست بکەوتایە کە بم کردایە بە والی کوفە. ئەو پیاوەوتی من یەکێکت نیشان دەدەم. وتم کێیە؟ وتی عەبدوڵای کوڕی خۆت. وتم دەکخوا بتکوژێ، بەخوا لەبەر خوا ئەو قسەیەت نەکرد. هەر کەس خزم و کەسوکاری خۆی بکات بەکار بەدەست، هەر لەبەر ئەوەی کە خزم و کەسوکارە ئەوە خیانەتی لە خوا و پێغەمبەری خوا کردووە. بەڵام قوربان، کەمێک پێش ئێستا خۆت فەرمووت عەبدوڵا شایانی کار بەدەستی بوو. دەزانم، بەڵام خۆوتم لە بنەماڵی ئێمەدا یەکێکمان کار بەدەست بین بەسە، بیستومە دەرگا لەسەر شەیتان دابخم. بەڵێ قوربان، وابوو. ئەی قوربان پێم بڵێ سەبارەت بە والیەکان هیچت دەبیستەوە؟ چی شتێک؟ بیستومە هەر کەس خۆی داوای بەرپرسیارەتی کرد بێ پێت نەداوە. ڕاستە، جارێک ویستم پیاوێ بکەم بە والی، ئیرادەی خوددا خۆی هات و داوای کرد بیکەم بە والی. منیش پێم وت بەخوا من خۆم ویستم بتکەم بە والی، بەڵام مادام خۆت داوات کرد ناتکەم. هەر کەس خۆی داوای کار بەدەستی بکە ئێمە پێی نادەین. مەبەستت چییە کە دەڵێی هەر کەس خۆی داوای کار بەدەستی بکە ئێمە پێی نادەین؟ ڕۆڵە، بەرپرسیارەتی تەکلیفە نەک تەشریف. هەر کەس کرا بەکار بەدەست و هەستی کردکە بارێکی قورسی لەسەر شانە و خۆی بۆ وەڵامدانەوەی ڕۆژی قیامەت لە بەردەم دادگای خوددا ئامادە کرد و پرسیاری لێکرا لەبارەی ئەمانەتەوە و پاراست بووی، لە بەرامبەر خەڵکەکەی ژێردەستی خۆی دادگەر بوو، ئەوە ئەو کەسە خوا یارمەتی دەدا و بارەکەی سوک دەکا و بەهێز و قسە ڕۆشتووی دەکا. چەند کەسی بۆ مسەخەر دەکا تاوەکو یارمەتی بدەن و ئامۆژگاری بکەن و خەڵکەکەش هەموو بەگوێی دەکەن. هەر کەسێکیش بۆ خۆ گەورەکردن و پلەپایە بەرپرسیارەتی دەبیست، ئەوە لەوە زیاتری دەست ناکەوێت کە خودای گەورە پێی دەدا. ئەوەش بزانە کە هەر کەس بەرپرسیارەتی لەبەر خۆی ویست، ئەوە خەڵک بەدڵ لەگەڵی دانابن. حکوومەت و سەرکردایەتی بە خەڵکەوە بەندە، خەڵک نەبێ حکوومەت کووە، بەرپرسیارەتی کووە. بەرپرس خزمەتکاری خەڵکە و خەڵک خزمەتکاری بەرپرس نین. ڕاست دەفەرمووی گەورم، چیترت بەمەرج گرتبوو لە سەروالیەکانت. پێشەوەی کە کارەکەیان پێ بسپێرم، سەروەت و سامانیانم ئەژماردن تا بزانم بەرپرسیارەتی بۆ بەرژەوەندی خۆیان بەکاردەهێنن یان نا. ئەروەها بازرگانیم لە والیەکان قەدەغە دەکرد، نەم ئەهێشت بازرگانی بەشتی گشتیەوە بکەن. ئیتر کڕیاریان فرۆشریار جیاوازی نەبوو. دوای ئەوەش بەرپرسیارەتیان کۆتایی دەهات. دیسان سەیری سەروەت و سامانم ئەکردنەوە. لەگەڵ ئەو کاتەی کە دەست بەکار دەبوون بەراوردەمەکردن. ئەگەر شتێکی لە عادەت بەدەر زیادی کردبە لێپێچینەوەم لەگەڵدا ئەکردن. هەر کەس بازرگانی بکردایە بە بیان و بۆ ئەو سامانەی کە لە ئەندازە بەدەری زیاد کردووە پێم دەوت ئێمە ئێوەمان کردووە بە بەرپرس نەک بازرگان. قوربان، ئەی بازرگانی حەڵاڵ نییە؟ بەرەوەڵا، خوا بازرگانی و کڕین و فرۆشتنی حەڵاڵ کردووە و ڕێی باشی حرام کردووە. دەی چۆن حەڵاڵت لەسەر ئەوان حرام دەکرد؟
کوا من بازرگانیم لەسەر خەڵک حرام کردبوو؟ نا، لەسەر خەڵک نا، بەڵام لەسەر والیەکانت حرامت کردبوون. من بۆ ئەوە قەدەغەم نەکردبوو کە بڵێم حرامە. ئەمە مەرجی من بوو بۆ والی. مرۆڤ دەبێ پابەندی مەرجی خۆی بێ. هەر کەس پابەندی مەرجەکانم بواە دەمکرد بە والی و هەر کەسێکیش پێی جێبەجێ نەکرایە ئەوە ئەرزوو ئەوە گەز با بڕوا هەر بۆ خۆی بازرگانی بکە، بکڕێ و بفرۆشێ. حکمت چییە لە قەدەغەکردنی بازرگانی قوربان بۆ والیەکانت؟ کوڕم، وەک ڕۆژ ڕوونە. تەسەوری ئەوەم نەئەکرد کە پرسیارێکی ئاوا بکەن، بەڵام وەڵامت ئەدەمەوە. ئەگەر والی بازرگانی بکە ئەوە خۆی بە بازرگانیەوە سەرگەرم ئەکات و مەرج و بەڵێن لەبیرەکە، سەروەت و سامان بەڵایە. ئەگەر بمهێشتایە والیەکان بازرگانی بکەن ئەوە دەبوونە ڕکابەری خەڵک. ئێتر ئەو کاتە ڕکابەرە دەسەڵات بەدەستەکان هەر بارێک بەهاتایە دەچوون و کامە باشە بۆ خۆیان دەیانگرت، هەرچیان بویستایە دەیان کرد. ئەی ئیتر خەڵک چی بکردایە؟ چۆن نانیان پەیدا بکردایە؟ بەڵام خۆ لەوانەیە والی هەم واری بێ هەم بازرگانێکی لەخواترسیش. بەڵێ ئەمە ڕاستە، بەڵام هێشتا ئۆکاری یەکەم هەردەمایەوە. واری ئەگەر بازرگان بوو بەدەست خۆی نییە، سەرگەرمی کاروباری بازرگانی دەبێت و کاروباری ویلایەتی پشتگوێخە. دواتر مەرجەکانی من بۆ یەک کەس و دوو کەس نییە، بەڵکو گەشتگیرە. خۆ نەمگوتووە فڵانە کەس تۆ والی بە و بازرگانیش بکە. فیسار کەس تۆ والی بە، بەڵام بازرگانی نەکەی. من مەرجی بازرگانی کردنم بۆ هەموو والیەکان بوو. من خۆم پێش ئەوەی کە ببم بە خەلیفە بازرگان بووم. کە بووم بە خەلیفە وازم لە بازرگانی هێنا. هەر کەسێکیش ئەو ڕەفتارانت لەگەڵدا بکات کە لەگەڵ خۆیان دەیکا ئەوە ستەمی لێت نەکردووە. پێم بڵێ ڕۆژێک لە ڕۆژان پێش و دوای ویلایەت سامانی کەست ئەژمار کردووە و گومانی لێ بکەی؟ بەڵێ. چیرۆکەکەی چۆن بوو گەورم؟ پیاوێکم کرد بە والی، ناوی حارسی کوڕی کەعب بوو. پێش دەست بەکار بوون سامانەکەی حارسم ئەژمارد. لەگەڵ هەموو کەسیش هەروە بووم. دوای ماوەیەک ویستم کە کەسێکی تر بخەمە جێگەی حارس. حارسم لا بردوو دیسان سامانەکەیم ژمارد. تەماشاکەم ئەوەندە زیادی کردووە پیاو دەخاتە گومانەوە. ئەی چیت کرد؟ لێم پرسی ئەمەت لەکوێ بوو؟ من ئەینە لەکە هذا؟ وتی خۆم بڕێ پارەم هەبوو، بازرگانیم پێوە کرد. منیش وتم بەخوا ئێمە تۆمان بۆ بازرگانی دانەناوە. هەرچی زیادە بوو هەموم لێ سندەوە، بەڵام قوربان ئەوە خۆپارەی خۆی بوو. ئەگەر کەسێکی ئاسایی بووایە بەڵێ هی خۆی بوو، بەڵام ئەو والی و بەرپرس بوو. جیاوازی چییە قوربان؟ یەکەم ئەو مەرجەی پێشێل کردبوو کە وتمان نابێ بازرگانی بکەی. دووهەم ئەگەر ئەو پارەی کە لێم سندەوە بۆ خۆمم بوایە ئەوە حرام بوو، بەڵام من ئەو پارەیەم خستەوە خەزێنەی حکوومەت. پێشتر پێم وتی کە بازرگانی کردن وا لە بەرپرس دەکا کە ئاگای لە بەرپرسیارەتی نەمێنێ. ئەو بازرگانی کردبوو، ئاگای لە کاروباری بەرپرسیارەتی نەمابوو، موچەیشی وەرەگرت لەبەر ئەوەی کە والی بوو. ئەماش لەسەر حیسابی خەڵک تەواو بێ. منیش سامانە زیادەکەم لێسەندەوە و بۆ خەڵکم گەڕاندەوە. پاک و بێگردی بۆ خودا. تۆ بیر لە شتی وا دەکەیتەوە کە بە بیری هیچ کەسێکدا نایە. بۆیەش بڕیاری ژیرانەی وا ئەدەی کە پیا و سەرسام دەبێ. خوا هاوکارە کوڕم، خوای گەورە هاوکار و پشت و پەنامە. ئەی تۆ لەبارەی بەرپرسانەوە ڕاوێژت بە کەس دەکرد، مەبەستت چییە؟ مەبەستم ئەوەیە کە تۆ ئەم مەرجانەت بۆ بەرپرسان دانابوو، دوایی لە خەڵکت دەپرسی بزانی مەرجەکان جێبەجێ دەکەن یان نا. من هەموو کەس وەک یەک ناناسم. کەسی وا ناسم کە ڕەگ و مێشک و دڵ و دەرونی دەناسم. کەسی واژ هەیە کە کەمێک دەیناسم. ئەو کەسانەی کە بە تەواوی دەمناسین ئەگەر بمکردنایە بە بەرپرس دوایی لە هیچ کەسێکم نەئەپرسی کە چۆنە و چۆن نییە، چونکە مەبەست لە ڕاوێژ ناسینە. منیش باش دەمناسین، جار جارش هەر دەمپرسی، بەڵام بۆ زیاتر دڵنیایی ئەوانش کە بە باشی نەمدەناسین زۆر بە وردی پرسیارم دەکرد لەبارەی دینداری، بەهێزی،
ئامانەتداری و ڕاو بۆچوونی خەڵکم بەلاوە مەبەست بوو. قوربان تێگەیشتم با زیاترت بۆ باس بکەم. فەرموو قوربان، من نەک لەبارەی والیەکان بەڵکو پرسیارم لەبارەی شارێکەوە دەکرد. چۆن؟ ئێستا پێت دەڵێم و چیرۆکێکت بۆ دەگێڕمەوە تاوەکو بزانی چۆن حکمم دەکرد. دەی قوربان فەرموو، گوێبیستم. ڕاوێژم لەگەڵ هاوڵاندا کرد کە کوێ بکەم بە والی کوفە. پێم وتن کوێ دەتوانێ والیەکی باش بۆ کوفە دیاری بکە. ئەگەر کەسێکی نەرمونیانیان دیاری بکەم خەڵکی کوفە سواری ملی دەبن، ئەگەر یەکێکی توندیش دیاری بکەم هاواریان لێ هەڵدەسێ. دوای ژوتم خەڵکینە ڕاتان چیە لەبارەی پیاوێکی زۆر موسڵمان و لەخواترز، بەڵام لاواز و نەتەوان لەگەڵ پیاوێکی بە زەبر و زەنگ، بەڵام وەک ئەوەی کە پێشوو لە خواناسیدا لە پێشەوە نەبێ، کامیان بۆ بەرپرسی باشترە؟ مغەیرەی کوڕی شوعبەوتی گەورم، ئەو پیاوەی کە ناتەوانە و موسڵمانە، ئەوە موسڵمانەکەی هەر بۆ خۆیەتی و بەس، بەڵام لاوازی و نەتوانینەکەی بەسەر تۆ موسڵماناندا دەشکێتەوە. ئەو پیاوەش کە بەهێزە و زەبر و زەنگی هەیە، ئەوە بۆ خۆی توندە و هێزەکەیشی بۆ تۆ موسڵمانانە، ئیتر تۆش خۆت سەرپشکی کوێ بە باش ئەزانی. منیش وتم وەڵام مغەیرە تۆ ڕاست دەکەی. دوایی کردم بە وادی کوفە و پێم وت کەسێکی وا بە کە مرۆڤی باش پشتیان بە تۆ ئەستور بێ و مرۆڤ خراپەکانیش لێت بترسن. ئەویش وتی بەسەر چاو هەرچیە کە تۆ بێڵێ. دەیوا بوو ئەرێ بەخوا بۆ کار بەدەستی زۆر گونجاو بوو، دەیزانی کە خەڵک بەڕێوە ببە. وازانم ئەگەر هەر کەسێکی ترم لەویش بە باشتر بزانیایە و بم کردایە بە وادی کوفە، وەک ئەو کوفەی بەڕێوە نەئەبرد. خەڵکی کوفە هەموو هاتنە ژێر فەرمانی، پرتە و بۆڵەیان کەم بوویەوە، سکاڵایان نەما. هیچ شتێکی تر هەیە لەباری ئەو مەرجانەی کە پێش بوون بە والی دادەنان؟ بەڵێ هەیە. چی هەیە؟ من هەندێ لەو کەسانم تاقی دەکردەوە پێش ئەوەی کە بیان کەم بە والی. چۆن؟ ویستم ئەحنەفی کوڕی قەیس بکەم بە والی. 1 ساڵی ڕەبەق لای خۆم هێشتمەوە، جوان تەماشای کار و ڕەفتاری ئەوم ئەکرد. بەدڵم بوو. پێم وت ئەحنەف، من چەندێک کە تۆ تاقی دەکەمەوە بۆم دەرکەوتووە کە بەڕواڵەت باشی، هیوادارم لە ناخیشتدا هەروە باش بی. ئێمە هەمیشە باسی ئەوەمان دەکرد کە مرۆڤی دووڕووی زانە خەڵک لەناو دەبا. دوایی پێم وت دەزانی تۆم بۆچی لای خۆم هێشتوەتەوە؟ وتی نەخێر، وتم من دەمەوێ بتکەم بە والی. ئەو مەرجانەی کە پێم خۆشە لە والیە هەبێ لە تۆدا هەن. لە بەرنامەی پێشووماندا باسی هەندێک لەو مەرجانەمان کرد کە تۆ دات نابوو بۆ ئەو کەسانەی کە دەبن بە والی. ئایا هیچ شتێکی تر هەیە لەبارەی ئەو مەرجانەی کە پێش بوون بە والی دادەنان؟ بەڵێ هەیە. چی هەیە؟ من هەندێک لەو کەسانم تاقی دەکردەوە پێش ئەوەی بیان کەم بە والی. چۆن؟ ویستم ئەحنەفی کوڕی قەیس بکەم بە والی. 1 ساڵی ڕەبەق لە لای خۆم هێشتمەوە، جوان تەماشای کار و ڕەفتاری ئەومە کرد. بەدڵم بوو. پێم وت ئەحنەف، من چەندێک کە تۆ تاقی دەکەمەوە بۆم دەرکەوت بڕواڵەت باشی، هیوادارم لە ناخیشدا هەروە باش بی. ئێمە هەمیشە باسی ئەوەمان دەکرد کە مرۆڤی دووڕووی زانە خەڵک لەناو ئەبا. دوای پێم وت دەزانی تۆم بۆچی لە لای خۆم هێشتەوە؟ وتی نەخێر، وتم من دەمەوێ بتکەم بە والی. ئەو مەرجانەی کە پێم خۆشە لە والیە هەبێ لە تۆدا هەن. وتی قوربان، ئەمە لە چاکەی خۆتەوە، ئاوا من بە باش دەزانی. پێشەوەی بینێرم ئامۆژگاریەکم کرد و وتم ئەحنەف، هەر کەس زۆر پێ بکەنێ سام و هەیبەتی کەم دەبێتەوە، هەر کەس زۆر گاڵتە و فیشکات بکە سووک دەبێ، هەر کەسێکیش زۆر جۆرە کارێک بکە بەو شتە ناوبانگ دەردەکات و دەناسرێتەوە، هەر کەس زۆر قسە بکە زۆر تێدەکەوێ، هەر کەس زۆر تێکەوێ شەرم و شکۆی کەم دەبێتەوە، هەر کەس شەرمی کەم ببێتەوە
خۆپاراستنی کەم دەبێتەوە هەر کەسێکیش خۆپاراستنی کەم ببێتەوە دڵی دەمرێ. ئای قوربان چی ئامۆژگاریەکی جوانە. پێم خۆشە کۆتا پرسیارت لەباری کار بەدەستانەوە لێ بکەم. پرسیارەکەت چییە؟ بیکە. ئەگەر پیاوێک تەواوی مەرجەکانی تۆی تیا بوایە چی دەکرد؟ خەڵکی شارێک چۆنیان دەزانی تۆ والیەکەت بۆ ناردوون؟ ئەگەر والیەکەت لە کار لا بدایە ئەو والیە چۆن یەزانی کە لە کار لا براوە؟ پاشەوەی کە مەرجەکانی من لە کەسێکدا هەبوون ئەوە ڕاوێژم بە چەند کەسێکی تریشە کرد. ئەگەر ئەوانیش ڕایان لەسەر بوایە ئەوان نامەیەکمان دەنووسی و پێمان ئەوت بەڵێن نامەی دیاریکردن. کۆمەڵێک لە کۆچەریەکان و کۆمەڵێکیش لە ئەنساریەکانم دەکرد بە شایەت. چەند مەرجێکم تیا دەنووسی کە لەمە و پێش ئەو مەرجانە باس کران. ئەمە ئەگەر کابرا خۆی حازر بوایە، ئەگەر کابرا خۆی حازر نەبایە و لە شوێنێکی تر بوایە ئەوە بەڵێن نامەکەم بۆ دەنووسی و بۆم دەنارد. بۆ علای کوڕی غەزوان وابوو خۆی بەدیارەوە نەبوو، نامەکەم نووسی و بۆم نارد. سەبارەت بە لابردنی والیەک و دانانی کەسێکی تر لە جێگەکەیدا ئەوە نامەکەم بە والیە تازەکە دەدا و لە نامەکەدا لابردنی والیە کۆنەکە و دەست بەکاربوونی والیە تازەکەمان دەنووسی. نمونەی ئەمەش وەک ئەو بەڵێننامەی کە بە ئەبوو موسای ئەشعەریمدا موغەیرەی کوڕی شوعبە والی بەسرە بوو، ئەوم لابردوو ئەبوو موسام لە جێگاکەیدا دانا. قوربان تۆ نەتفەرموو موغەیرە بۆ والیەتی زۆر لێوەشاوە بووە؟ باوتم دەی بۆچی لات برد؟ موغەیرە لە کوفە زۆر سەرکەوتوو بوو، ئەمە مانای وانییە کە لە بەسڕەشدا هەر سەرکەوتوو بوو بێ. ئەرشارە و تایبەتمەندی خۆی هەیە، هەر خێڵ و هۆز و بنەماڵەیەک تایبەتمەندی خۆی هەیە. والی وا هەیە لە شارێکدا زۆر بە سەرکەوتووی والەیەتی دەکا، بەڵام لە شارێکی تردا سەرکەوتوو نابێ. دواتر لابردنیش مانای ئەوە نییە کە ئەو والیە لێهاتوو نەبووە. زۆر جار بینیومە والیەک زۆر لێهاتوو بووە و لە والیەتی لام بردووە بۆ ئەوەی کارێکی گرنگتری پێبسپێرم. تێگەیشتم قوربان، ئیتر لەبارەی دانانی والیەوە پرسیار ناکەم. تۆ باسی والی لابردنت کرد، ئیزنم دەدەی لەم بارەوە پرسیارت لێ بکەم؟ فەرموو. بە درێژی باسی لابردنی خالیدی کوڕی وەلیدمان کرد. ئەی لەباری لابردنی سەعدی کوڕی ئەبوو وەقاس چی هەیە؟ سەعد پیاوێکی پاک و لەخوا ترس بوو، خاڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو یەکەم کەس بوو لە پێناوی خوادا تیری هاوێشت. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم شتێکی وای پێفەرموو هەموو کەس خۆزگەی لێ ئەخوازێ. پێی فەرموو بی هاوێژە دایک و باوکم بە قوربانت بن. هەرچی لەبارەی لابردنیەتی ئەوە خوا نەخواستە لەبەر ئەوە نەبووە کە تاوانێکی ئەنجامدا بێ. ئێستا بۆت باس دەکەم. کۆمەڵێک پیاو بەسەرکردایەتی جەڕاحی کوڕی سینانی ئەسەدی لە کوفە کۆبوونەوە. سکاڵایان لە دژی سەعد تۆمار کرد. ئەو سەردەمە بوو کە سوپای موسڵمانان لەگەڵ ئاگرپەرستەکانی نەهاوەند لە جەنگدا بوون. سەعد پیاوێکی دادگەر و بەسۆز بوو بۆ ژێردەستەکانی خۆی. بەرامبەر بە ناهەق و کوفر زۆر توند بوو، زۆر بەسۆز و میهرەبان بوو بەرامبەر بە خەڵکانێکە لەسەر حەقبان و گۆڕ ڕایەڵبان. لەگەڵ ئەوەشدا هەندێک کەسی حەق نەبین سکاڵایان لێ کرد. دەیانویست بەو سکاڵایە هەندێک لە ویست و ئارەزۆکانی خۆیان بێن نەدی. کاتێکی زۆر ناسکیشیان بۆ سکاڵاکەیان هەڵبژاردە بوو. موسڵمانان لە جەنگدا بوون، دەبوو هاودەنگ و یەکڕیزبان. من باشم زانی کە ئەو سکاڵای ئەوانە ناهەقە، بەڵام لەبەر ئەوەی کە یەکڕیزی موسڵمانان تێک نەچێ و بارودۆخەکە بارودۆخێکی ناسک و هەستیار بوو، سکاڵەکەم لێ وەرگرتن. محەممەدی کوڕی مەسلەمەم نارد بۆ ئەوەی وەک داوەر بکەوێتە نێوان سەعد و سکاڵاکەران. سەعد لەسەر بەڵێنی خۆی مابوو، پیاوێکی ئەمین و ڕازگۆ، بەڵام لەبەر ئەوەی فیتنە و ئاژاوە کە بکەمەوە سەعدم لابرد. وتم بە ئەم ئاژاوەیە لەلانکدا بێ و
گەورە نەبێ و پێنەگا و نەبێتە هۆی دووبەرەکی و ئاژاوی نێوان سوپای موسڵمانان. تەنانەت ترسم هەبوو سەر بکێشێ بۆ کوشت و کوشتار. سعد گەڕایەوە بۆ مەدینە. منیش ڕێزێکی تایبەتیم لێگرت. تەنانەت کردم بە یەکێک لە ڕاوێژکارە هەرە نزیکەکانی خۆم. لەوەش زیاتر یەکێک بوو لەو 6 کەسەی کە من دەستنیشانم کردن کە لە دوای منەوە یەکێکیان بکرێ بە خەلیفە. سعد ئامۆزای دایکی پێغەمبەر بوو، بۆیە بە خاڵە بانگی کردووە. لە فەرمودەدا هاتووە کە جارێکیان سعد بەرەولای پێغەمبەر و کۆمەڵێک هاوڵ دەهات، بۆیە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم فەرمووی ئەمە خاڵۆی منە. من ئەگەر بە ئەندازەی سەرپەنجەیە گومانم لە سعد هەبوایە ئەوە گرنگیم پێ نەئەدا. بێگومان وەرگرتنی پۆستی خەلیفایەتی زۆر لە پۆستی والی گەورەترە. خەلیفە گەورەی تەواوی موسڵمانانە، بەڵام والی تەنیا گەورەی شارێکە. قوربان، پرسیارێک دەکەم، لەوانەیە کەمێک ڕووتەقی بێ. ئەو کاری کە تۆ کردت وێنای لاوازی نەدەگەیاند؟ من بێگومانم کە تۆ لاواز نەبووی، بەڵام بۆ وات کرد. لاوازی لەکوێدایە کوڕم؟ پیاوێک بە باشی دەیناسی دەزانی دیندارە، دەستپاکە، بەهێزە. پاشتر کەسێک دەنێری تا بزانی وەک جاران ماوە یان گۆڕاوە، بۆ دەردەکەوێ وەک جارانە و هیچ نەگۆڕاوە، کەچی لە کاریش لای دەبەی. کوڕم، پیاوی زیرەک ئەو کەسە نییە کە باشە و خراپە لێک جیا بکاتەوە. پیاوی زیرەک ئەو کەسەیە کە دوو خراپە لێک جیا بکاتەوە و بزانێ کامەیان زەرەری کەمترە. ئەگەر ژیان هەمیشە ئێمەی لە نێوان چاکە و خراپەدا دانایە ئەوە ئاسان بوو، بەڵام جاری وهەیە دەمانخاتە نێوان دوو خراپەوە. دەبێ بزانین کامەیان سوکترە و کامەیان کەمترە. من پێم وتی ئەوان لە چ کاتێکدا هاتن و شکاتیان لە سعد کرد. ئەگەر من مرۆڤێکی دادگەر لابم و دادگەرێکی تر لە جێگاکەیدا دابنێم ئەوە ستەمکاری نییە؟ شتێکە بارودۆخ وا دەخوازێ. جاری وایە خەڵک زۆر لە بەرپرس گرنگترە. ئەگەر من خودی سعدم سەرپشک بکردا لە نێوان ئەوەی کە والی بێت و ئاژاوەیەک دروست ببێ، یان لە والیەتی لای ببەم و ئاژاوەیە کە بکرێتەوە، بێگومان دۆمیانی هەڵەبژارد. جارجار دەبێ کاتەکان دیاری بکەی. کات و بارودۆخی وهەیە وەک ڕەشەبای شومە، تەماشای سروشت بکە. جاری وهەیە ڕەشەبایەکی بەهێز و توند دار و درەخت دەشکێنێ و تەنانەت لە بنیان دەێنێ. ئەوە لەبەر ئەوەیە کە دارەکە بەرامبەر بە ئەو ڕەشەبایە دەوەستێ. تەماشای گژوگیاش بکە. لە بەرامبەر ڕەشەبادا کەمێک خوار دەبێتەوە، بەڵام ئەر ڕەشەباکە نەما یەکسەر ئەویش ڕاست دەبێتەوە. پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم سەرمەشق بوو بۆ ئێمە. پێم وتی کە لە ڕۆژی حودەیبیەدا چی ڕوویدا، چۆن پێغەمبەری نازدار مەرجەکانی ئەوانی پەسەند کرد. من یەکێک بووم لەو کەسانەی کە ئەو ڕۆژە لەبەر خوا و پێغەمبەری خوا زۆر تووڕە بووم. بەڵام دوای ئەوەی ڕەشەباکە تێپەڕی زانیم نەرمونیانی لەگەڵ لاوازیدا جیایە، نەرمونیانی لەگەڵ هێزدا دژی یەک نین. پێغەمبەری نازدار ئەو ڕۆژە عومەری فێر کرد. سەلام و سەڵاواتی خوددا لە پێغەمبەر بێت. قوربان، لەباری دیاریکردن و لابردنی والیەکان پرسیارم کرد. دەمەوێت بزانم تۆ بە دوواداچوونت بۆ والیەکان دەکرد تا بزانی چی دەکەن و چی ناکەن، یان ئەوەندەت بەس بوو کە ئەو کاتێکە دەتکردن بەوالی بەباشی دەتناسین و دەتزانی پیاوی چاکن و موسڵمانی پاکن؟ ئەوەندەم بەس نەبوو، بە دوواداچوونم بۆ دەکردن بزانم وەک خۆیان بە چاکی ماون. دەترسام و دەمگوت نەکا شەیتان لە خشتەیان بەرێ. من بانگە شەو دروشمێکم هەبوو، دەمگوت هەموو ڕۆژێک والیەک بگۆڕم لەوە باشترە تاقە ڕۆژێک والیەکی ستەمکار لەسەر تەختی ویلایەت بێ. دیسان دەمگوت هەر کار بەدەستێکی من ستەم لە خەڵک بکات و پێی بزانم و قسە نەکەم، ئەوە من ئەو ستەمەم کردووە. ڕۆژێک بەوانەی دەوروبەری خۆمم وت ئێوە ڕاتان چییە ئەگەر من بەڕای خۆم باشترین کەس بکەم بە گەورەتان و پێی بڵێم دادگەر بە؟
ئایا بەوەندە ئەرکی خۆمم جێبەجێ کردووە؟ وتیان بەڵێ. وتم نەخێر، وانییە دەبێت چاودێری وردی بکەم بزانم ئەوەی کە من بیستومە دەیکات یا نایکات. من بۆ چوونێکی تایبەتی خۆمم هەبوو لەو کارەی کە پەیوەندی بە دابوونەریتی ناوچەیی هەبوو. کار بەدەستەکانم سەرپەشک دەکردن، بەڵام لە کاروباری گشتی داوانە بوو. چاودێری هەڵسوکەوت و ڕەفتاریانەمە کرد. چۆن ئەمەت دەکرد قوربان؟ من کەسانێکی نهێنی و تایبەتیم هەبوو، ڕاستەوخۆ پەیوەندیان بە خۆمەوە هەبوو، چاودێری والی و کاربەدەست و تەنانەت خەڵکیشیانە کرد. وا دەردەکەوێت کە شتێک وەک ئەمەی ئەم سەردەمە بووە کە پێی دەڵێن ئاسایش، بەڵام مەبەستەکان جیاوازن و دەگۆڕێن. مەبەستی تۆ لە دانانی ئەو کەسانە چی بوو؟ مەبەستی سەرەتایی و کۆتاییم پاراستنی ئاسایش و پارێزگاریکردن بوو لە حکوومەت. من مەبەستم ئەوە نەبوو کە جاسووسی خەڵکم بۆ بکەن و بە شوێن عیب و عاری خەڵکدا بگەڕێن و ترس و لەرز بخەنە نێو دڵی خەڵکەوە. یەکێک لە کارە گرنگەکانیان ئەوە بوو بە وردی چاودێری کاری کاربەدەستانیان دەکرد. بۆیە من وەک چۆن دەمزانی کاربەدەستەکانی لای خۆم لە شاری مەدینەدا چی دەکەن و چی ناکەن، ئاوەهایش ئەمزانی کە کاربەدەستە دوورەکان چی دەکەن و چی ناکەن. لە هەر جێگەیەک باکووریان باشوور، ڕۆژ ئاوا یان ڕۆژهەڵات، دووریان نزیک کاربەدەستێکم هەبایە، ئەوە کەسێکیان زیاتر بەوردی چاودێریان دەکرد و هەر شتێک لەم پەڕ و ئەو پەڕی دەسەڵاتی مندا قەومابە بەباشی ئاگام لێبوو. هەموو جارێکیش داوام لە والی و کاربەدەستانە کرد وەفدێک بنێرن بۆلام تا خۆم لە نزیکەوە پرسیاری شار و کاروباریان لێ بکەم. پرسیاریان لێ بکەم لەباری داهات و باج و خەراجەوە، لەباری والیەکان باشەیان خراپ، ستەمکاریان دادگەر. هەر داهاتێکیان هەبوایە و بۆ مەدینەیان بناردایە، منیش دەمگوت دەبێ دەدانە پیاویش لەگەڵ ئەو باج و داهاتانەدا بنێرن، با پرسیاریان لێ بکەم و شایەتی ستەمیانتیان نەبێ. با پرسیاریان لێ بکەم و شایەتی بدەن کە ئەو دەستکەوت و داهاتانە داگیر نەکراون و بە زۆر لە کەس نەسەندراون و ستەمیان تێدا نییە. ئەمە دەبووە هۆی ئەوەی کە ئەگەر خوا نەخواستە والیەک لە دڵدا پێی خۆش بێ ستەمکە نەوێرێ ستەمەکەی بکە. ئەگەر ستەمێک بکرایە ئەوە یەکسەر ئەو کەسانی کە دامنابوون بە نهێنی چاودێری والی و کاربەدەست و خەڵکیش بکەن پێیان دەگەیاندم. ئێمە نامەبەری تایبەتیمان هەبوو، هەموو جارێ بەو نامەبەرانەدا نامەم بۆ کاربەدەستەکان دەنارد. بەو نامەبەرانم دەگوت هەر جار نامەی منتان برد بۆ کاربەدەستێکی دوور لە ناو خەڵکی ئەو شارەدا جار بدەن، بڵێن ئێمە نامەبەرین، هەر کەس نامە بۆ عومەر دەنێرێ بۆی دەبین. ئەگەر کەسێک نامەی بۆ من نووسیبایە ئەوە زۆر بەبێ ترس نامەی دەنووسی و دەینارد، چونکە والی و کاربەدەست بە هیچ شێوەیەک بۆیان نەبوو خۆیان لەو کارەدا هەڵبقورتێنن. تەنانەت نامەبەرەکە خۆیشی نەیزانی چی لە نامەکەدا نووسراوە. پێم گوتبوون دەبێ نامم بە داخراوی بەدەست بگەێن و نابێ هەڵتەکا بێ. بەم شێوەیە خەڵک هەر گلەی و گازندەیەکیان هەبوایە زۆر بە ئاسانی دەیانتوانی بۆ منی بنێرن. جا هەر کات لەو جۆرە نامانم بەدەست گەشتبە خۆم دەم خوێندنەوە و پرس و ڕاوێژم دەکرد و کام کارە حەق بوایە دەمکرد. لەوەش زیاتر من محەممەدی کوڕی مەسلەمەی ئەنساریم ناردەبوو بۆ لێکۆڵەر و چاودێر بەسەر هەموو کاربەدەستانی حکوومەتەوە، چاودێری هەموو والیەکانی دەکرد، لێپێچینەوەی لەگەڵدا دەکردن، لە سکاڵا و گلەی و گازندەی خەڵکی دەکۆڵیەوە. خۆکاتی حەجکردن هەرمەپرسە، خەڵک بە لێشاو لە هەموو لایەکەوە بۆ حەجکردن دەهاتن و منیش هەمویانم دەبینی و پرسیارم لە هەمویان و لەبارەی هەموو شتێکەوە لێدەکردن. من کاتی حەجکردنم کردبوو بە کاتی لێپرسینەوە و لێپێچینەوە، کردەبووم بە کاتی گوێگرتن لە قسەی ناودڵی هەموو چینەکانی خەڵک. لە وەرزی حەجکردندا هەموو جۆرە خەڵکێک کۆ دەبوونەوە، هەبوو سکاڵا و گلەی و گازندەی هەبوو. تەنانەت ئەوانەی کە من کردبوو من بە چاودێر لە کاتی حەجدا لەوانیشم دەپرسیەوە
دەبوو هەموو والیەکان هەموو ساڵێک لە کاتی حەجکردندا خۆیان بێن بۆ لای من و راپۆرتی کار و بەڕێوەبردنی خۆیان پێشکەش بکەن، بزانم چیان کردووە و چیان نەکردووە. لەوەش زیاتر لە دوادوایی خەلافەتمدا بڕیارێکم دەرکرد، وتم دەبێ خۆم بگەڕێم بەسەر هەموو ویلایەت و والیەکاندا و زۆر لە نزیکەوە خەڵک و والی و کاروباری ویلایەتەکان چاودێری بکەم بۆ ئەوەی تەواو دڵنیابم. لە دڵی خۆما وتم ئەگەر خوا تەمەنی پێدام ئەوە 1 ساڵی ڕەبق بەناو خەڵکی سادە و هەژار و جوتیار و کاسبکاردا دەگەڕێم و دەیان دوێنم. لەوانەیە ئەوانە داواکاریەکیان هەبێ و والیەکان نەیەڵن ئەو داواکاریە بە من بگە. دەڕۆم بۆ شام 2 مانگ لەوێ دەمێنمەوە، دەڕۆم بۆ جەزیرە 2 مانگ لەوێ دەبم، دوای دەڕۆم بۆ کوفە 2 مانگیش لەوێ دەبم، لەوێشەوە دەڕۆم بۆ بەسڕە 2 مانگ لەوێ دەمێنمەوە. ئابەم شێوەیە ساڵێکی تەواو دەگەڕێم تا بە وەردی هەموو شتێک ببینم و بزانم. بەخوا قوربان ئەو ساڵە ساڵێکی باشە، تۆش پیاوێکی باشی. دەیگەورم ئێستا پێم بڵێ لە سەردەمی تۆدا داوەری و قەزاوەت چۆن بوو؟ چ لایەنێکیت بە دیاریکراوی بۆ باس بکەم؟ قەزاوەت چۆن بوو؟ چۆنت ڕێکخستە بوو؟ لە نێوان تۆ و داوەرەکاندا چی گوزەراوە؟ باشە پێت دەڵێم. خوای گەورە قورئانی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ناردووە. ئەم قورئانە شەریعەت و داوەری و بڕیاردانی تایە. پێغەمبەری نازدار درودی خوای لەسەر بێ خۆی کێشە و ئارایشی خەڵکی کۆتایی پێدەهێنا و بڕیاری دەدا، شەرعی خودای پیادە کرد. بۆ ئەو کارانەش داوای هاوکاری لە هەندێ لە هاوڵانیە کرد. بۆ نمونە معازی وەک داوەر و مامۆستا نارد بۆ یەمەن، هەروەها عەلی کوڕی ئەبوو تالیبیشی نارد، ئەبوو بەکریش بەو شێوەیە کە کاری ئەکرد. خۆی بە پێی قورئان و فەرموودە بڕیاری دەدا، بەڵام بەهۆی سەرکردایەتی کردنی جەنگ و گەڕانەوەی ئەوانەی کە لە ئیسلام هەڵگەڕانەوە سەرقاڵی ڕووی تێکرده بوون. داوەری و قەزاوەت لەو شار و لادیانەی کە هەڵگەڕابوونەوە وەک خۆی مایەوە و بەردەوام بوو تا ئەو کاتی کە ئەبوو بەکر لە دنیادا مابوو هەر خەریک بوو بۆ گەڕانەوەی ئەو ناوچانەی کە لە ئاین وەرگەڕانەوە. ئەتاوەکو مردن خەریک بوو زۆربەی کاروباری وەک سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم لێ کردەوە. ئیتر مەرگ مۆڵەتی نەدا و گەشتەوە بە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم. داوام وایە خودای گەورە منیش لەگەڵ ئەواندا کۆ بکاتەوە و بمان خاتە نێو بەهەشتی گەورە و ڕازاوە و نەبڕاوی خۆیەوە. ئامین خوایە گیان ئامین. خوا تۆش بخاتە بەهەشتەوە و بە خزمەتی پێغەمبەرت صلی الله علیه وسلم بگەیەنێت کوڕم. با بینەوە سەر قسەکەی خۆمان. کاتێ من خەلافەتم گرتە ئەستۆ یەکەم جار داوەریم لە نێوان خەڵکدا کرد، بڕیار و فتوام دەدا، بەڵام دوای ئەوەی کە دەوڵەت و حکوومەتی ئیسلامی بەرفراوان بوو عەرەب و عەجەم تێکەڵ بوون، ئیتر من ماوەی ئەوەم نەما خۆم خەریکی ئەو کارانە بکەم. ئیتر وازم لە داوەری هێنا، دەستم کرد بە دانانی داوەر بۆ هەموو ویلایەتەکان. ئەبوو دەردام کردە داوەری مەدینە، شورەی حیکە نەدیم کردە داوەری کوفە، عوسمانی کوڕی ئەبوالعاسم کردە داوەری میسر، ئەبوو موسای ئەشعەریم کردە داوەری بەسرە. موچەت بۆ ئەوانیش دیاری کرد؟ بێگومان بەڵێ، موچەم بۆ والیەکان دیاری کرد بۆ ئەوەی نان پەیداکردن نەبێتە بەرگریکردن لە بەڕێوەبردنی کارەکانیاندا. هەروەها موچەم بۆ داوەرەکانیش بڕیەوە بۆ ئەوەی ئاتاجی کاسبی و نان پەیداکردن نەبن و خەریکی داوەری خۆیان بن، بەباشی گوێ لە خەڵک بگرن و کێشەکانیان چارەسەر بکەن. ئەی چاودێری ئەوانیشت دەکرد قوربان؟ ئەی چۆن؟ بەڵێ چاودێری ئەوانیشم مەکرد. ئەو چاودێریانەی کە پێشتر باسمان کردن تەنیا چاودێری والیەکانیان نەکرد، بەڵکو چاودێری داوەرەکانیشیان ئەکرد. تەنانەت چاودێریان لەسەر ئەوانەش ئەکرد کە کارێکی بچووک و ئاساییان بەدەستەوە گرتبێ. پێشم وتی من لە کار بەدەستەکان بەدگومان نەبووم، بەڵام بۆ تەواو دڵنیا بوونەوە ئەو چاودێرانم دانابوو. داوەریش وەک کار بەدەستی و بەرپرسیارەتی گرنگە.
دەبێت چاودێری ئەوانیش بکرێ. ئەی ئامۆژگاری دەکردن وەک ئەوەی ئامۆژگاری بەرپرسەکانت دەکرد؟ بێگومان بەڵێ، بەبیرمدا نایەت تاقە کەسێکم بۆ کارێک ڕاستپاردبێ و ئامۆژگاریم نەکردبێ. لەو ئامۆژگاریانە چیت لە بیرماوە گەورم بۆم باس بکەی؟ ئەم هەویرە ئاو زۆرە کێشێ و بە ئاسانی کۆتایی نایە، یەک دانت بۆ دەگێڕمەوە. ئەو کاتەی کە ئەبوو موسای ئەشعەریم کردە داوەری بەسڕە ئامۆژگاریم کرد. چیت پێگوت قوربان؟ نامەیەکم بۆ نارد، تیایدا نووسی بووم لە بەندەی خودا عومەری کوڕی خەتابەوە بۆ ئەبوو موسای ئەشعەری سەڵاو و ڕەحمەتی خودات لێبێ. پاشان دادوەری فەرزێکی گەورە و بتە و قایمە، سونەتێکی گرنگە. هەر کات دادوەریەک بە بەڵگەوە هاتە لای تۆ باش لێ تێبگە. قسە هەر چەند حەقیش بێ، مادام جێبەجێی نەکەی هیچ قیمەتێکی نییە. لە کۆڕ و کۆبوونەوەکاندا بە یەک چاوسەری خەڵک بکە، با لە بەرز تەمکاریت پیاوی دەسەڵاتدار مرخت لێ خۆش نەکەن و پیاوی هەژاریش لێت نەترسێ. هەر کەس داواکارە دەبێ بەڵگەی ڕوون و ئاشکرای هەبێ. ئەو کەسەیشی کە داوای لەسەر تۆمار کراوە دەبێ سوێن بخوا و پاکانەی خۆی بکە. سڵح و ڕێکەوتن لە نێوان موسڵماناندا دروستە، بەو مەرجەی حەڵاڵ حەرام نەکەن و حەرام حەڵاڵ نەکەن. ئەگەر دوێنێ بڕیارێکت دەرکرد و ئەمڕۆ بۆ دەرکەوت کە هەڵە بووە، نەکەی پەشیمان بوونەوە بەعیبە بزانی و پاشگەز نەبیتەوە. گەڕانەوە بۆ سەر حەق و ڕاستی زۆر لەمانەوە لە ناو هەڵە و چەوتی مەزنترە و باشترە. تێگەیشتن ئەگەر هات و شتێک لە نێو دڵتدا دەهات و دەچوو، هیچ بەڵگەیەکت لە قورئان و فەرموودەدا دەست نەکەوت، ئەوا تێگەیشتن و بیر و هۆشی خۆت بەباشی بەکاربهێنە. هەموو شتە هاوێنە و وێکچووەکان بزانە و بە پێودانگی ئەوانە شتە تازەکان هەڵبسەنجێنە و دوایی بزانە کە کامەیان لە لای خودا و پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم خۆشەویستە، بەوەیان بڕیار بدە. ماوەیەک ماف بدە بە داواکار، با بۆ بەڵگەی خۆی بگەڕێ. ئەگەر بەڵگەی تەواوی هێنا، ئەوا مافەکەی بۆ دەگەڕێنی تەوا، ئەگەرنا داواکەی پشتگوێ دەخرێت. ئەگەر وا بکەی، ئەوە گومانت بۆ دروست نابێ و بەرچاوڕوون دەبی و داواکاریش ناتوانێ هیچ بیانوێک بێنێتەوە. مسلمان زۆربەیان عادل و ڕازگۆن، قسەیان لێوەربگرە، تەنیا ئەوانە نەبێ کە لەسەر تاوان داریان لێدرابێ، یان سوێندی درۆیان لێ دەرکەوتبێ، یان کەسێکە جێگەی مەتمانەی خەڵک نەبێ. خودای گەورە ئاگاداری نهێنیەکانی ناودڵیشە، بەڵگەی گۆمناوی و لێڵی ناوێ. نەکەی هەرگیز لە کاتی داوەریدا تووڕە ببی یان نیگەران و قەلەق ببی. هەرگیز ئازاری خەڵک نەدەی لە کاتێکدا حەق نیشان دەدەن. پێت ناخۆش نەبێ و ئینکاری نەکەی. ئەو حەقی کە خودای گەورە پاداشتی لەسەر داوەتەوە و دەیکاتە تێشوو بۆ قیامەت، ئەوە لە هەموو شتێ باشترە. هەرکەس بەینی خۆی و خودای گەورە نێتی ناودڵی پاک بێ، ئەوە خوای گەورە بەسە کە پشتیوانی بێ، پێویستی بە خەڵک نابێ. هەر کەسێکیش بە قسەی ساف و لوست پێچەوانەی حەق جوڵایەوە، خودای گەورە ئابڕووی دەبا، سڕ و نهێنیەکانی هەڵدەماڵێ. چاوەڕوانی چی لە پاداشتی خەڵکی دەکەی؟ سڵاوی خوات لێبێ. یا ئەڵڵا، ماشا ئەڵڵا کوورە قوربان، تۆ تەواو سەردەمی خۆت پێشخستە بوو. من پێم وایە کە پێویستە ئەم نامەیە لە هەموو دادگاکاندا هەڵبواسرێ، هەموو دادوەرێک بیخوێنێتەوە. تۆ قسەیەکی وات کردووە، هیچت نەهێشتوەتەوە، زۆر بە کورتی و پڕمانایی. ئەگەر من تۆم نەناسیایە، دەمگوت هەرگیز باوەڕ ناکەم ئەم قسانە قسەی تاکە کەسێک بێت، بەڵکو کۆمەڵێک دادوەری زۆر زانا هەستاون بەیەکەوە ئەم نامەیان نووسیوە. بۆیە ئاوا ئەوەندە پڕمانە و بەهێزە. ئەوە بەهرەیەکی خوایە، دەیبەخشێت بەو کەسانی کە خۆی بێوێ. پاک و بێگەردی بۆ ئەو کەسەی کە تۆی هێنا و قسەکان دەهێندە پاراون، وەک سیحر کاریگەرن. قوربان، مۆڵت دەدەی لەسەر ئەم نامەیە بوەستم. ئەم نامەیە نابێ هەروە بەسەریا تێ بپەڕین.
ئەو دەمەی گەیشتم بە عومەر. عومەر ئەمیری بڕواداران و لوتکەی بەرزی بێنەواکان، عومەر هێز و قەڵا و دەنگی بەرزی بڕواداران، عومەر ئەمیری فەتح و عەدالەت و پشت و پەنای موجاهیدان،